بەڕێزان لە هەر کوێ سڵاوتان لەبێت. بزوتنەوەی گۆڕان ڕاستە بەرهەمی انشقاقێکی تر بوو لە یەکێتی و سەرەتا سەرمایی مادی و معنەوی ئەو حیزبەی لە باڵاکردندا بەگەڕ خست. بەڵام توانی ئەو باوەڕەش لای خەڵک دروست بکە کە دابڕاوە لەو ڕابردووە و دیدێکینیان هەیە بۆ سیاسەتکردن و حکومڕانی. بەڕاستی تا ڕادێکی زۆر وازیان لە مناقەشە و ئەرگۆمنتەکانی سەردەمی شاخێنا و سەرنجیان خستە سەر گرفتەکانی شار و ڕەخنەگرتنی کەم و کورتی و نادادیەکان. زۆرێک لەوانەی پلەپۆست و دەستکەوتی باشیان هەبوو لە ناو یەکێتیدا دەستبەرداری بوون و یەکێتیان بەجێهێشت و بوون بە گۆڕان. زۆرێکی تر بۆ دەستکەوتنی پلەپۆست هاتنە ناو ئەم حیزبە. هەرچی زۆرترینەکەشە کە سەتان هەزار دەنگدەری گەڕیدەی شوێنکەوتەی تروسکەی هیوایەک بوون، پەنجەی ئومێدیان بۆ مۆرکردن و گۆڕان و گردەکەیان تا ئاستی پیرۆزی پیرۆز کرد و ئیتر گۆڕان بوون بوو بە مەرجی پاکێتی. گۆڕان هەم لە بانگەشەدا کاریگەر بوون، هەم چەمکی نوێیان هێناوە ناو مناقەشە سیاسیەکانی ناو کۆڵانەکان و ناو خەڵکی ملی. هەم توانیان نووسەر و ڕووناکبیرە دیارەکانی کوردستانیش بخەنە خزمەتی ئەجەندا و بەرنامە و پەیامەکانیانەوە لە کاتێکا لە ڕابردوودا خۆیان دوور دەگرت. هاتن پشتگیری گۆڕانیان کرد، ئەیانوێت داخوازیەکانیان لە خواست و خەمەکانی خەڵک نزیکترا. گۆڕان ئایدۆلۆجیانە مامەڵەی نەکرد، دەرگایان بەڕووی چەپ و ڕاست و ئیسلامی و ئەلمانیا کردەوە. هەم کەسایەتی و مێژووی ڕێکخەرەکەیان لەباریدا بوو، هەم تازەیی و ڕەوایەتی ختابەکەشیان. بەڵام دوای کۆچی دوایی ڕێکخەرە بوێر و قسە لە ڕوو زمانپارا و خاوەن قەڵەم و بەهیبەت و خاوەن مێژووەکەیان هێندەی زوو باڵاکردنەکەیان ئەم جارەیان دایەنە کزی و لاوازی. ئەوان خەونی ئەوەیان بوو ببن بە دەسەڵاتی یەک کەچی ئێستا یەک کورسیان هەیە. ئەوان ویستیان ئاسەواری دوو ئیدارەی نەهێڵن کەچی خۆیان ئێستا دوولەتن. ئایا بۆ وایان بەسەر هات؟ سەرکردەکەیان بە باڵای خۆی ئەو حیزبەی چنی بوو، یان دوای خۆی کەس نەیتوانی وەک خۆی ئەو خەونانە بەدی بهێنێ کە ڕەوانشاد نەوشیروان مستەفا هەیبوو. سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، بۆ ئومێدەی سەرنجتان ڕابکێشم. ئەمە مژاری ئەم شەومە. بۆچی ئەم مژارەم هەڵبژاردووە؟ لەبەرەوەی کە دوێنێ دیسان ڕێک نەکەوتن لەسەر بەستنی کۆنفرانسێک، لەبەرەوەی گۆڕان بەو هەموو خەونی کە لە قسەکانی پێشووتردا باسم کرد بەڕاستی ئێستا بوون بە دوولەتەوە، بوون بە دوو بارەگاوە، نە بە کۆدەنگی لەسەر ڕێکخەرێک ڕێک دەکەون وەجگە لەوەی کە زۆرێک لەوانەی کە چاوەڕوانی گەوریان هەیە لێیان ئەڵێن زۆرێک لەو ئەجەندا و بەرنامانەی کە پێشووتر مادەی مناقەشەی جەوهری بوو لە ناو ڕایەڵە و بەگشتی مەقەڕەکانی گۆڕاندا، خەریکە ئێستا بێ بە مناقەشەی بێزەنتی بێتامی بێ ئەنجام کە خەریکە ئەم حیزبە نەناسیتەوە. هەڵبەتە هەموو ئەوانەی کە تەمەنای سیستمێکی سیاسی تەندروست دەکەن کە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتێکی عەقڵانی تێدا بێ، نابێت تەمەنا بکەن هیچ حیزبێکی ئۆپۆزیسیۆن بپووکێتەوە و ناشبێ تەمەنا بکەن هیچ دەسەڵاتێک بەرەو تاکڕەوی و حساب نەکردن بۆ ئۆپۆزیسیۆن بچێت. ئەمە بابەتی مناقەشەی ئەم شەومە بە ئامادەبوونی گەنجانێکی زۆر هەروە خەڵکانێکی زۆر کە بەڕاستی وابەستەیان دابەش بووە بەسەر ئەو دووبەرێدا کە گۆڕان تێدایە و خەڵکێکی بێلایەنیشی تێدایە و مامۆستای زانکۆ لێرن و ئەندامی جڤاتی پێشوو لێرن و ئەندامی جڤاتی ئێستاش لێرن. بۆ ئومێدەی سەرنجتان ڕابکێشم و ئەمە دەواازەیەک بێ بۆ گفتوگۆیەکی بنیادنەر لەسەر کاری ڕێکخراوی لە هەرێمی کوردستان و ئینشاءڵڵا ئامانجەکەش هەر ئەوە دەبێت. بەخێراتن سەرچاوم، سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان، ئێوەش بەخێراتن سەرچاوەکانم. سەرەتا ئەمەوێت لە جەنابتەوە دەست پێ بکەم. کاک کارزان، ئەو قسانەی کردم هەستە کرد بابەتی بووم یا فەرمایش شتێک تێبینیەکەت هەیە وەکو گۆڕان خوازێک؟ بەڵێ، سەرەتا زۆر سوپاس و بەخێراتنی میوانانەشەکەم. طبیعی کاگڕ ڕەنج لە هەر بەرنامەیەک بەشداری دەکەم ئەوەکو پێشەچیەک با بڵێن بە شعورێکی کاملۆ ئیشەکەم.
با بڵێن بەشداری بەرنامەکە دەکەم بەڵام لەو بەرنامە ئێستا کە بەشداری یەکەم بەڕاستی شعورم زۆر بریندارە چونکە لەگەڵ کۆمەڵک ڕەفیق دادەنیشم کاتی خۆی ئەمە لەگەڵ ئەو ڕەفیقانە بەرامبەر جەبهەیەکی تر ئاراستەیەکی ترمان هەبوو بێک و کارمانە کرد بەڵام بەداخەوە ئێستا لەسەر ئاراستی جیاواز قساکەین لەبەرەوە دەڵێم خوا ئەو کەسە بگری کە وای لە وەزعی بزوتنەوەی گۆڕان کرد سەبارەت بە مەسەلەی بابەتی ئەو پێشەچی کە باس کرد بە دڵنیاییەوە ئێمە لەسەر تەبان گۆڕان دەتوانین دابەشی بکەینە سەر دوو مێژوو لە خلالی ئەو فترە زەمەنیە مێژووی درەوشاوەی زێڕینی بزوتنەوەی گۆڕان کە بە ڕەحمەت بێ لەسەر دەمی کاکنەوشیروانە و دوای سەردەمی کاکنەوشیروانیشە مێژوەکەی ئێستا دیارە بۆ لە هەزار بەردەوامیشەوە ئێستا لە سیڕاعێکی توندی سیاسی ڕێکخراوەیی قانونی داین وەکو عەرەب دەڵێن من ضمنیها ومن فعلیها بەداخەوە یعنی ئێستا جۆرێک لە ئیرادە و تێگەیشتن و پلان و تەفاهم و ئەوە هەیە کە ئەم دوو مێژوە پێکەوە تێکەڵکەن بەشێکیان بریتیە لە شاردنەوەی شکستەکانی خۆیان و بەشێکی تریشیان بریتیە لە ناشیکردنی مێژووی کاکنەوشیروانە بۆیە ئەم گەڕەلاوژەیە کە ئێستا یاخود ئەو کێشە و مەعمەعەیە ئێستا دەگوزرێت لە ناو بزوتنەوەی گۆڕان پێمان وایە بە جۆرێک لە جۆرەکان سپۆنسەرێکی لە پشتا بۆ ئەوەی بتوانن بزوتنەوەی گۆڕان بخەن جا ئەم بەرپرسە و ئەم خۆی یادەرەکی دەتوانن بڵێن هەردووچی دەتوانین بڵێن بەڵام ڕەنگە ئێستا بۆ نمونە ئەگەر حیزبەکانی تر لێرە بن بڵێن بەڕاستی گۆڕان خۆیان گەیاندۆتە حاڵێک کە پێویستیان بە دوژمن نەماوە خۆیان دوژمنی ڕابردووی خۆیانن خۆیان دوژمنی ئەجنداکی خۆیانن خۆیان دوژمنی پامەکانی ڕەوانشادن خۆیان دوژمنی دەنگدەرەکانی خۆیانن ئێستا پێ دوایە گۆڕان لە حاڵێکە پێویستی بە پیلان و سپۆنسەری وڵاتانی دەرەکی و ناو خۆی هەبێت پرسیارێکی زۆر دقیقە کاکناس طبعا مەسلەی تەبان گۆڕان بازاری هەر کورتی نەکەینەوە وەکو بزوتنەوەیەک گۆڕان بەشێکە لە پڕۆژەی کاکنەوشیروان باشە لێتان ناشارمەوە تەبان عەزەمەتی ئەم پیاوە گەورەی ئەم پیاوە خەڵکێکی زۆر هەیە ڕقی لێیەتی و لە حیزبەکانی تر و لە ناو خودی گۆڕانیشە تەنانەت ئەگەر باسی حیزبی تر نەکەین زارێ تەنانەت لە ناو ڕەفیقەکانی خۆشیە لە ناو زەنگەوە ڕقیان لە کاکنەوشیروان بوو و بەشێکیان هەر حیمایەشی بوون پاسەوانیشی بوون ئەم ڕقا ساڵ بە ساڵ گواستراوە و گەشەی کرد بۆ سەبەبی ئەوەی کەوە بە جۆرێک مامەڵە لەگەڵ کاکنەوشیروان بکەن ئێستا خەریکی ئەوە بن کاکنەوشیروان ناشێرم بکەن دلیلی ئەم قسەیە بەس ئەو بەڵگەی باسکەم کارزانجان سەیریکە شتێکی ئاساییە من دەرفەتە دەدەم من ڕێوشێن بۆ قسەکردنی تۆ دانانە خزمەتم بەڵام ڕاستی پێ بڵێم سەدان ڕەفیقیشی وازان لە پلۆپۆستی وەزاری و کە کاری ڕێکخراوەیی هێنا کە وازیان لە تەندەر بۆیان ملایم بوو دەستکەوت بۆیان ملایم بوو هاتن وازیان هێنا لە پلۆپۆست هێنا دوای کاکنەوشیروان کەوتن بەعکسەوە خەڵکێک ئێستا ئەڵێ طبعا من پێش هەر بەرنامەیە با پێت بڵم قسە لەسەر لەگەڵ زۆر لایەن و جێتەکەم و زۆر ئامادەکاریەکەم بەعکسەوە ئەوترێ ئەوانەی کە پلۆپۆستیان بەجێ هێڵا لە پێناوی گۆڕاندا گۆڕانیان بەم حاڵە نەگەیان ئەوانەی کە دوای پلۆپۆست کەوتن و دوای مەرگی نەوشیروان مستەفا گۆڕانیان بەجێهێشت ئەوانە خەنجەر لە گۆڕان دەدەن ئەمە قسەی گۆڕان خوازانە دەنا من تەڕەف نیم باش زۆر باش ئێمە لە ساتە وەختی مردنی کاکنەوشیروانە مێژووی با بڵێن تەوقیتی تۆڵەکردنەوە لە کاکنەوشیروانە و کاتە دەستی پێکرد لە کاتی ناشتنی کاکنەوشیروانە هەر ڕەفیقەکانی خۆیان ویستیان کاکنەوشیروان وەکو مرۆڤێکی ئاسایی بنێژن ئەمە یەکەم هەنگاوی دەستپێکی ئەوە بوو کە لە کاکنەوشیروان بدەن ئەمە خاڵێک خاڵێکی تر ئەوەی کە کاکنەوشیروان لەسەر مەسەلەی حکومڕانی بەشداری لە حکوومەت پەرلەمان و مەسەلەی ڕیفراندۆم ئەو دیتوتیە ڕوانی و پرۆژانەی هەبوو ڕێک پێچەوانەی کاکنەوشیروانیان کرد باشە من دڵم نالێەوە بپرسم بۆ لە دەرەوەی سێبەری کاکنەوشیروان قسەی تازەتان پێنیە لە کاتێکە کاکنەوشیروان جگە لە سەرمایە کاریزماتیک و مێژوویەکەی ئەوە خەڵکی نەبرد بۆ گردەکە بە شەپۆل قسە تازەکانی بوو وانە بوو ئێستا کاکنەوشیروان بە ڕەحمەت چوو پەیامەکانی ماوە پرسیار ئەوەیە بۆ بەتەنیا کۆنفرانستان کرد لە گردەکە لە کاتێکە ئێوە ئێستا دوو بەرەن وە کۆمیسیۆنیش دانتان پیانانێ لە کاتێکا پێشووتر ئێوە ڕەخنەتان لە کۆمیسیۆنە
بەڵێ طبعا لەسەر بابەتی کۆنفرانس حەزەکەمەوە باسکەم باسی وت کرد کە کۆنفرانسەکەی 5/4 ئلغا بۆتەوە شتیوانە حەزەکەم پێتی بڵێم ئێمە کۆنفرانسێکمان کرد لە 5/4 بە نووسراوی ڕسمی نەمووی دڵغا بۆتەوە من پرسم کۆمیسیۆندانی پێداناوە ئەزەوەشتان خۆی کێشەکە لێرێ کاکڕنج ئێمە کە لەو تەوقیتال بە نووسراوی ژمارە 875 لە ڕۆژی 27 سەی ئەم ساڵ دەڵێ گۆڕان لە گردی زەرکرتا کە نووسراوەکەی ئاراستەی کاکی یاسین حەمە عەلی مخەولەکەی ئێمە کرد دەڵێن کۆنفرانس بکەن یعنی لەسەر دەقی نووسراوە باشە نەکشەفەی ئێمە کۆنفرانسمان کرد بەڵام بەداخەوە کۆمیسیۆن نوێنەری خۆی نەنارد بۆ ئێمە تا چاودێری پرۆسەکە بکە ئەمە یەکێکە لە خەلەلە کەم و کورتیەکانی کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دواتر نووسراوێکی تر دەرچوو لەسەر ئەوەی کەوا کە بەڕێز کاکدانای ئەحمەد مەجید وەکالەکەی تەواو بووە کە وەکالەی لەلایەن کەسێکەوە کە کاعومەری سەید عەلیە کە ویلایەتەکەشی کۆتایی پێهاتیە قسەکە لەسەر ئەوەیە ناتوانی بە هیچ جۆرێک لە جۆرەکان کۆنفرانس بکە یعنی کۆمیسیۆن ئەم تێبینیانەیە بەڵێ ناوەتە نووسراوی فەرمیدا ئەمە کاکەجە ئەو نووسراوی فەرمی خوا حیزب هەیە خەریکی کۆنفرانسێک بێت چاوی لەوە بێ هەستێتەوە کێشەکانی حەل نەکا بۆ کۆنفرانس ئێستا پێدەڵام جا لەبەرەوە بەلامانەوە سەیرە دواتر نووسراوێکی تر دەکات دەڵێ لە 26 مانگ بڕۆن کۆنفرانس ئەنجامدەن ئەمە جۆرێک هەست دەکەم جۆرێک لە فتنەیە بۆ نەچۆن مامۆستا ئێمە نەچوین ئێمە داوای ئەوەمان کرد کە پابەندی هەموو ڕێنماکانی کۆمیسیۆنین ئەمە یەک دوو داوای ئەومان کرد ئەو کۆنفرانسی کە کراوە بە نووسراوی ڕسمی کە کردومانە بە نووسراوی ڕسمیش ئیلغا نەبووتەوە چاوەڕێی ئەوەی کە تەصدیقی ئەم کۆنفرانسەمان لەبەرەوە ناچۆن بەڵێ حقەتەکە وایە لەبەرەوە نەچۆن بەڵێ حقەتەکە وایە ئەی بۆ 12 کەستان نارد ئەوەکو سەرپەرشتیکار و لەژنی متابعەت چوو یەکێک لەوانە خۆم بوو یەکێک لەوانە خۆم بووم کاک دکتۆر ئاکۆش لێوە بوو جا جۆرێک لە نەبوونی جێگیری و نەبوونی ئەمە نامستەقیڕی نییە لە چی لەلایەکەوە ناچەن لەلایەکەوە 12 کەسە نێرن لەلایەکەوە ئامادەکاریتان نەکردووە بۆ ئەوەی کە بەهانە نەدەن بە کۆمیسیۆن بەڵێ کاگڕنج وەکو باسم کرد ئەو نووسراوی کە کۆمیسیۆن کردوێتی ینی بەشێکە ئەمن بە فتنەی تێگەم یعنی ناکرێت تۆ نووسراوێک بکەی ئلغای نووسراوی خۆت ئلغای نووسراوی خۆت بکەوی یعنی اعتراف بە نووسراوی خۆت نەکەی کۆمیسیۆن پێی نەوتن کۆنفرانسی 5/4 مەکەن نەخێر هیچ نووسراوێکی ڕسمیمان لە بەدەست نەگەیشتیە ئەگەر نووسراوێکێ با تەقدیمی بکەن بەڵێ باشە کاک شاخەوان سڵاو ڕێزم بۆت هەیە لە شاری سلێمانیەوە وەکو شاخەوان ڕەوڤەک وەکو ئەندامی لیژنەی باڵای کۆنفرانسی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بەداخەوە بێ بڵێم باڵی کورسات بە قسەیەکی مامۆستا کارزان دەست پێکەم ئەڵێ خوا ئەوە بگرێ وا گۆڕانی بەم ڕۆژە گەیان تۆ سەرەتا لەسەر ئەو حیزبە کارا و کاریگەری کە ئێستا بووە بە دوولەت ئێستا کۆمیسیۆن تێبینی هەیە لەسەر کۆنفرانسەکان و نەقسی معاملاتیان هەیە و ڕێکارەکان و تەصفێنەکردنی بە تەصفێکردنی هەندێک کەم و کورتی داخلی کۆنفرانس بوون لەسەر ئەمە قسەت چییە؟ ئەم حیزبە مەزنا بەرەو ئەم گەیشتۆتە ئێرە زۆر سپاس دەستان خۆش بێ سڵاو بۆ هەموو میوانەکان ڕێزی زۆرمان هەیە بۆیان لە ڕاستیە یعنی من ئەگەڕێمە بۆ ئەوەی کە من بۆ خۆم 10 ساڵ ئەندامی ژواتی نیشتیمانی بووم واتە لە سەرەتای دروستبوونی گۆڕان لە 2009 هەتا 2018 کە بووم بە ئەندامی پەرلەمانی کوردستان من ئەندامی ژواتی نیشتیمانی بووم واتە ئاگەم لە ئیخباری یا ئاگام لە دەنگ و باسی 15 ساڵی تەمەنی سیاسی بزوتنەوەی گۆڕان هەیە 10 ساڵی لە ژواتی نیشتیمانی 5 ساڵیشی لە پەرلەمانی کوردستان و چونکە فراکسیۆنەکە هەمیشە لەگەڵ ژواتی نەکردووە زانین لەسەر خەت بووین من لە ڕاستی زۆر سپاس من برای بەڕێزم کاکارزان باسی هەندێشتی کرد لە ڕاستیە سەیرە بەلامەوە من 10 ساڵ ئەندامی ژواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانم هیچ کام لەو قسانەی کە لەسەر ڕەحمەتی کاک نووشیروان کە بەڕێزم کاکارزان کردی
بەڕاستی هیچیم نەبیستووە چونکە کاک نوشیروان پیاوێک بوو لە ڕاستیە هەمومان شانازیمان پێوە کرد و کاک نوشیروان پیاوێکی گەورە بوو لە ڕاستیە لەبەرەوە من ڕۆژێک لە ڕۆژان نەمبیستووە هیچ هاوڕێیەکی ئێمە لە هیچ لایەک لە ڕاستیە بە زمانێکی زبر یا بە جۆرێک لە ڕاستی قسە لەسەر کاک نوشیروانی ڕەحمەتی بکات چونکە کاک نوشیروان لە ڕاستیە مڵکی گشتی بوو مڵکی تاک و شەخص و لە ڕاستی ئەوە نەبوو ینی حەق نییە لە ڕاستی هیچ کامێک لە ئێمە حەقبێن بە خۆمان کە لە ڕاستی لە هەندێک کۆڕ و کۆبوونەوە مەجلیس و شوێنەکانە باسی کاک نوشیروانی ڕەحمەتی بکەین و لە ڕاستی ئەو بەشەشی کە پەیوەندی هەیە بە کۆنفرانسی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کاکارزان و ئەو برایانەی کەش ئەزانن کە خۆشیان لەو لیژنە بوون هەرچەند من لە لیژنە سێ کەسیەکەی بزوتنەوەی گۆڕان نیم کە کاروبارەکانی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان باڵێن بەڕێ ئەکەن یا کار لەگەڵ ئەوانەکەن بۆ ڕێخستنی کۆنفرانسی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بەڵام ئاگام لە وردەکاری شتەکان هەیە و ئەندامی لیژنەی باڵای کۆنفرانسی نیشتیمانیشم دیارە کۆمیسیۆن بە نووسراوی ڕسمی بزوتنەوەی گۆڕانی ئاگادار کردووە کە ئێمە 26 مانگ کۆنفرانسی نیشتیمانی بەسین لە سلێمانی لە هۆڵی ئاشتی ئێمە هەمیشە وتومانە یا ئەو ڕۆژەژ وتومانە هۆڵی ئاشتی ئەکەین بەڵام مامەسا شاخەوان ئێوەش ڕێژەی یاساییتان پێ تەواو نەکراوەی بە عەرەبی پێڵێن نیساب قوربان من ویستم قسەکەت بۆ تەواوکەم ویستم مەسجەکە بگەێنم ویستم پەیامەکەی یا جوابی پرسیارەکەی جەنابەت بمەوە دیارە ئێمە ئەو ڕۆژەی کە 26 مانگ بوو بڕیار بوو ئێمە هەموو هاوڕێیانی بزوتنەوەی گۆڕان بە یەک مەسافە بەبێ جیاوازی لە ڕاستیە دوور لەوەی کە باسەکری ئەم لایەک و ئەو لایەک لە ڕاستی بڕیار بوو هەمومان لە هۆڵی ئاشتی بین بۆ بەستی کۆنفرانسی نیشتیمانی بەڵام بەداخەوە نیسابەکە تەواو نەبوو دوو بەش بوو بەشێک لەو هاوڕێیانەی ئێمە باڵێن نەهاتبوون بۆ کۆنفرانسەکە بەشەکەی کەشی لە ڕاستیە ئەوانەی کە ئەندامی دەستەی گشتی بابڵین لیستی یا بابڵین ئاماری 2007 بەشێک لەو هاوڕێیانە بابڵین لەبەر نەبوونی دەفەت و کات یا بابڵین ڕێگەیان دوور بوو حزوریان نەبوو لەوێ بەشێکیشان کە هاتبوون ینی بابڵین کارتی نیشتیمانیان پێ نەبوو کە داخلی هۆڵەکە بوون ئەلبەت ئەو ئامارەیە ئەو لیستە گشتەی کە باسمان کرد 2132 ناوە کە لە ساڵی 2017 تەقدیم کراوە بە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەم 2132 ناوە ینی ئەو فترەی 9 ساڵە 9 ساڵ تێپەڕیوە بەسەر ئەم بەروارە یا بەسەر ئەم ساڵە ئەو 2132 ناوە ئەوە ئەتوانم بڵێم زیاتر لە 1100 ناوی ئێستا لە بزوتنەوەی گۆڕان نەماوە باشە ڕۆشتۆتە ناو لایەنە سیاسیەکان و لەگەڵ گۆڕان نەماوە و هەندێکیشان لە ئەوروپان بەشێکیان ئەتوانم بڵێم زیاتر لە 45 بۆ 50 کەسیان داخەوە ئەوانە وفاتیان کردووە لەبەرەوەی ئێستا ئەوەی کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ماوە ئەوەی کە هەیە چونکە ئەمە هەمووی بەداتایە بەنووسراوە بە ئامارەوە تەقدیمی کۆمیسیۆنیش کراوە کە ئەو ڕێژەی کە وازی لە بزوتنەوەی گۆڕان هێناوە ڕۆشتۆتە ناو لایەنە سیاسیەکان و ئەوانەشی کە ڕۆشتون لێرە نین باشەوە ئەوانەشی کە لەو 2000 زیادەی باست کرد چەند وازیێناوە مامەسا کاک شاخەوان ئەوەی کە وازی هێناوە من پێتەڵم زیاتر با بڵێن ینی زیاتر لە 1000 کەس 1100 کەس وازی هێناوە لە 2132 ناوەکە زیاتر لە 1100 کەس وازی هێناوە کە ئەمانە وازیان لە بزوتنەوەی گۆڕان هێناوە کە کۆمیسیۆن داوایەکە ناو هێز و لایەنە سیاسیەکان بەشێکیان وازیان هێناوە بەشێکیان لە ئەوروپایە و بەشێکیان 1664 کەس دەبێ ئامادە بێ ئەوە نەماوەتەوە راوی کە هەیە باشە ئەم 2132 ناوە بەشێکیان ڕۆشتونەتە ناو لایەنە سیاسیەکان بەشێکیان وازیان هێنا و دەرەجەی قەتعیان پێدا و لە ماڵەوە دانیشتون بەشەکەی کەشیان لە ئەوروپان باشەوە بەشێکی کەشیان ئەتوانم بڵێم 5 بۆ 50 کەسن ئەمانە بەداخەوە وفاتیان میوانەکانی ئەم شەومی تێدا کەسیان کە وازیێناوە ناوی لەوێ هەبێ من ببوورە ینی ڕسمەکان ینی هینەکانم بە جوانی لە ڕاستی نەدیوە بەڵام من بۆ خۆم ینی هەموو هەڵسوڕەوەی گۆڕان بە یەک مەسافە بەبێ جیاوازی زاخۆ ئەیناسب
کاگ ئەحمەد عەزیزە ناسم یەکێکە لە هاوڕێدەرینەکانمان کاگ ئەحمەد عەزیز ئەندامی ژباتی نیشتیمانی بووە پێشووتر و برای بەڕێزی فترەتی زۆر ئەویش هەروەکو هاوڕێی خۆشەویستم کاگ ئەحمەد عەزیز پرسیارێک بزوتنەوەی گۆڕان بۆیە خەریکی خۆڕێخستنەوە و کۆنفرانسی نیشتیمانی و ڕێخستنەوەی کاری ڕێکخراوەیی خۆیەتی خۆتەزانی لە بەردەم دەنگدانی بۆ ئەنجومەنی نیشتیمانی عێراقداین. یعنی چی ئەم ئامادەکاریانە نەکراوە و ئەچنە بەردەم کۆمیسیۆن پێتان بڵێ نەقسی ئەوراقتانە نەقسی خەڵکتان هەیە یعنی چی؟ ئێمە کاگ ڕەنج ینی ڕاستیە ئێمە ئەوەی کە کۆمیسیۆن داوای لە ئێمە کردووە بەداخەوە ینی کۆمیسیۆن ڕاستە ئێمە ینی پابندین بە هەموو بڕیارەکانی کۆمیسیۆن و ئیلتیزامی پێوەکەین بەڵام کۆمیسیۆن مەرجەکەی ئەوەیە کە ئەوانەی کە لە دەستەی گشتین یا ئەوانەی کە بن بە ئەندامی کۆنفرانس یا ئەبێ ئیلا مەرجانەوەیە کە لە دەستەی گشتی بن بەداخەوە ئەوانەی کە ناویان لە دەستەی گشتی نیە ئەتوانم بڵێم ینی چۆن ئەوانەی کە ناویان لە دەستەی گشتی هەیە بەشێک لە کادر و هەڵسوڕاوە ئەساسیەکانن بە هەمان شێوە بەداخەوە ئەوانەشی کە ناویان لە دەستەی گشتی نیە باشەکە ئێستا ناتوانن بەشداری کۆنفرانسەکە بکەن لە هەڵسوڕاوە ئەساسیەکانی ئێمە لە بزوتنەوەی گۆڕان کە شەو نخونیان کردووە لە 15 ساڵی ڕابردووە بە گۆڕانەوە هیلاک بوون لەبەرەوە ئێمە بۆ نمونەکە کە هاوڕەکانمان هەیە دوو تێگەیشتن هەیە ببوورە دێمەناو فەرمایشتەکانتەوە مامۆستا شاخەوان. ئێستا دوو بۆچوون هەیە یەکێکیان ئەڵێ کۆنفرانس شکستی هێناوە یەکێکیان ئەڵێ هەڵگیراوە کامیانە؟ قوربان من ئەگەر دەرفەت بی بۆ هەردوو بەشەکە ڕوونکردنەوە بەمێ لەسەر ئەوە ئەو بەشەی کە پەیوەندی هەیە بە کۆنفرانسی با بڵێن چواری پێنج ئەوە هەموو ئەو هاوڕێیانەی کە ئێستا لەوێ دانیشتون ئەزانن ئەمە لە ڕاستی یا ئەو کۆبوونەوەی کە ڕۆژی چواری پێنج کراوە بە ڕسمی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی تەصدیقی نەکردووە ئەمە ئەکرێ لەو هاوڕێیانەی کە ئێستا لەوێن پرسیار لە خۆیان بکەی ئەو بەشەشی کە پەیوەندی هەیە بە کۆنفرانسی 26 مانگ لە ڕاستی نیسابەکە تەواو نابێ بەڵام بڕیارەکەی کۆمیسیۆنمان بەلاوە گرنگ بوو کە مشارەکە بکەین و بەشداری کۆنفرانسەکەی ڕۆژی 26 مانگ بکەین چونکە کۆنفرانسی ڕۆژی 26 مانگ و هەم لیژنەی باڵای کۆمیسیۆنی باڵای لێبوو و لە ڕاستیە یا ئەوە بمبورە کاک ڕەنجبا قسەێنی پامەکە بگات 26 مانگ ڕۆژی 26 مانگ لە ڕاستی نوێنەرانی کۆمیسیۆن لەوێ بوون و باڵین نوێنەری دادگایەتی هەڵچوونەوەی سلێمانی لێبووە نوێنەری وەزارەتی ناوخۆی لێبووە بەڵام لەبەرەوەی نیسابەکە تەواو نەبووە باشە لە گێمی یەکەما کە نیسابەکە تەواو نەبووە کۆمیسیۆن بڕیاری داوە بەڕاگرتنی یا با بڵێن بۆ کاتێکیکە و ئێمە داوامان کردووە لە داهاتوێکی زۆر نزیکە ڕۆژێکی کە بەروارێکی کە دیاری بکرێ بۆ بزوتنەوەی گۆڕان بۆ بەستی کۆنفرانسی نیشتیمانی هۆڵی کۆنفرانسی نیشتیمانی بتوانین ئەم بابەتە ئەوەی کە هەیە لە ڕاستیە ینی ئەوەی کە هەیە ئەوەی کە کۆمیسیۆن ئێستا ئامادەکاری بووەکە ئەمە بەپێ ئەو نووسراوە هاتووە ئەبێ هەمومان داوا لە هەمومانەکە مەرجی ئەوەیە ئەندامانی دەستەی گشتی لە کۆنفرانسی نیشتیمانی بەشدار بن دوجار لە ناو کۆنفرانسی نیشتیمانیە پێشتر باسمان کرد ئەو 2130 ناوەی 32 ناوە زیاتر لە 1100 کەسی باشە وازی هێناوە دوورکەوتۆ لە بزوتنەوەی گۆڕان ڕۆژ هێزبوونە سیاسەکانی کە ئەوەی کە ماوەتەوە ئەتوانم بڵێم 1164 ناویکەی ماوەتۆ زۆرینە لە 1964ەکە چەند بوو نەکە بۆ نمونە ئەوان بەپێ ئەو زۆرینە لە گێمی دووەم یا لە گەڕی دووەمی کۆنفرانسەکە کە کۆمیسیۆنی باڵا دیاری ئەکات بەو ڕێژە ینی کۆنفرانسەکە ینی نیسابی یاسایی خۆی تێئەپەڕێنێ و تێپەڕێ و ئەڕوات دەستخۆش سپاسە دەکەم بەڵێ دوایەوە دەرفەتت دەدەم دیارە لە دەستەی دامەزرێنرانی گۆڕان 100 کەس وازیەنە بەڵام پاش ئەم ناوبڕە دەرفەتە دەدەم ئەزانم هەندێک تێبینیتە نووسی و زوزوش کە قسەیە کرد واتە کرد ینی ئەوەت پیشانەیە کە کۆکنیت لەگەڵ قسەکان ئاساییە بچمە ناوبڕێ بەڵێ بەتەکی بینەرانی بەڕێز ئەگەر ئێوەش لەگەڵم بمێننەوە سوپاستانەکەم بەیەکەوە بزانین بەڕاستی گۆڕان کاریگەری لەسەر هەموو شتێ هەبوو لە کوردستانە دڵنیام ئێوە ژوەکو من حەزەکەن بزانن
ئەم کۆنفرانسە ئەکریاننا ئەم دوو باڵا یەکەگرنەوەیاننا بۆ کۆنفرانسێک لە کورسات ئەکرێ لە کە گەڕێکێکە لە سلێمانی بینەرانی هێژە بۆچی کۆنفرانسێک لە گردەکە چێکە ڕەوان شاد نەوشیروان مستەفا بارەگای سەرەکی ئەو بوو لەو دەمەی کە لە ژیاندا بوو ئایا یەک دەگرنەوە بەڕاستی بۆچی ئەم دوو ڕێکخەرەی دوای کاک نەوشیروان نەیانتوانی ئەم کێشانە ئاڵۆزانە کە هەندێک ئەڵەن بەجێ ماوە بە میرات بۆیان چاکی بکەن ڕێکی بخەنەوە کاک دانای ئەحمەدمەجی داوایان لێکرد بگەڕێتەوە بۆ بە کۆدەنگی هەموو لە بۆ ئەوەی کە ئەم کێشانە چارەسەر بکە ئایا ئەویش پێی چارەسەر ناکرێ کاک عومەر بەو ئەزمون و شکۆ و مێژووی کە هەیەی لە خەباتی ڕزگاری خوازی گەلی کووردا ئەویش دیسان هەوڵی خۆیدا وەلحاصل گۆڕان بەرەو کوێچێت وەکوتم دوای ناوبڕەکە من تەمەنای بوونی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنێکی تەندروست و تەبا و کێبڕکێکارەکەم لە کوردستان ئێستا گەڕێمەوە. وەڵە بەڕزان جارێک تر سڵاتان لەبێ کاکارزان من کۆمەڵە پرسیاری جەوهەری هەیە بەڕاستی وەکو مامۆستای زانستە وەکو پسپۆڕی زانستە سیاسیەکان دکتۆراکۆ لێرەیە هەروە کاک ئەحمەد لێرەیە یعنی مناقەشەیەکی قوڵتر لە مەسەلە تەکنیکیانە بکەین لەسەر مەسەلەکان بەڵام وت پێش حەزە بڵێ پێم خۆش یەک دوو شت ئەگە کاک شاخەوان گوێ لێمە حەزەکەم یەک دوو شت لە بۆ کاک شاخەوان ڕاستکەمەوە بەڵام پێشەوە لە بۆ کاک شاخەوان ڕاستکەمەوە جەنابەت باس لە ڕێخەری کاک دانای ئەحمەدمەجید کرد کاک دانای ئەحمەدمەجید بە هیچ جۆرێک لە جۆرەکان ڕێخەر نەبووە و تەنیا بە وەکالەیە کە کا عومەری سەید عەلی وەکالەیەکی لە بۆ کردبوو لە بۆ ئەوەی کاروباری گۆڕان بەڕێوە بە باشە ئەو وەکالەیەش لە 11 کۆتایی پێهاتیە کە کا عومەر خۆشی منتەهی الویلایە بووە ویلایەتەکەشی کۆتایی پێهاتوو بوو بە وەکالێک لەبەرەوە هەر هەمووی ناشەرعی بوو ئەوە کو ڕاستکردنەوەی جەنابەت سەبارەت بە مەسەلەی کاک شاخەوان تەبەن حورمەتم هەیە کاک شاخەوان یەکێکە لە پیاو مؤدەبەکانی ناو گۆڕان بەڵام کاک شاخەوان جەنابەت پەرلەمانتار بووی یەکێک بووی لەوانەی کە دیفاعێکی سەرسەختانت لە مەسەلەی بەیاسایی بوونی موسسات و مەسەلەی دەستور و مەسەلەی ماف و ئەمانە کرد باشە دەستت خۆش بی قسەکە لەسەر ئەوەیە جەنابەت کە ئەندام پەرلەمان بووی ناکرێت یاسا سەروەریت بۆ وڵاتەکە و هەرێمەکەت بووێ بەڵام بۆ ناوخۆی حیزبەکەت نەبێ جارێ من ئەوم بەلاوە سەیرە بە هیوام کاک شاخەوان وەڵامم داتەوە هەر لەسەر مەسەلەی وەکالەکە جارێ لای هێرەوە جوابم دایەوە ئەو ڕیشتشیم کردە هانی چ کردارێکی نایاسایی خۆی مە شەڕەکە لەسەر ئەوەیە بەرەی کورسات و بەرەی گردەکە ئێمە بەرەی دەستورین ئەوان بەرەی وەکالەکەن کاک شاخەوان دیفاع لە وەکالەکە دەکا نقطە سەری دێت لەسەر مەسەلەی لیستی دەستەی وەکالە لە کوردستان لە عێراقا چەمکێکی قانونیە ئەخا جوانە ئەرێ بەڕێزان هیچ حزبێکی دنیا لەسەر ئاستی شەرق ئەوسەتە لە ئەفریقا لە هەموو دنیاە بۆ حزبێک بە وەکالە بەڕێوە بچی ئەمە شتیوانیە حزبی سیاسی دێ پەیڕۆ کاتی کە ئەم وەکالەتان هەڵبژارد سرعتان نەبوو بەڵێ سیراکە زۆر قەتیمە کاگرانس لە دوای مردنی کاک نەوشیروان و حەز دەکەم زانی بەڵام بەو ئاخیرانە تەقیەوە هیچ حزبێکی سیاسی بە وەکالە بەڕێوە بەچی بەڕێوە دەچی کۆنفرانسەکرێ کۆنگرە دەگیرێ پەیڕۆ پرۆگرام و دەستوری ناوخۆی هەیە بە پێی ئەم پەیڕۆ پرۆگرامە سەرکردایەتی هەڵدەبژێردرێ لە ناو کۆنفرانسە یان کەس سەرۆکەڵ دەبژێردرێ یان لە سەرکردایەتی کەسی یەکەم هەڵدەبژێردرێ کەواتە ئەمە دەستورە ئەمە قسەی من و کەس نیەمە بە پێی پێڕەوی ناخۆی حیزبەکە ئاوایە نەک بە وەکالێک تەپەنەوە وەکالە ڕێزم هەیە یعنی وەکو وەکالێک لە بۆ مەحامیە بکەی لە بۆ ئیشی تەحویلی عقارات و کۆمەڵەشتی لەو بابەتانە لەسەر مەسەلەی دەستەی لیستی دەستەی گشتی کۆنفرانسی نیشتیمانی کاک شاخەوان تامان دەستەکە لیستەکە خەڵکێکی زۆری تێداکە ڕەنج ئەگە دەرفەتم بیتێ بۆ من جوابی ئەوانەی کاکارزان بەمە لە ڕاستیە بە پێی تەوکیلەکە
هەندێکشی بەس بۆ هەیە هەندێک معاملەی بالضبط. محدود بکەیت. هی ئەوە نیە تو بێ بڕیاری سیاسی بدەی حزبێک بەڕێوە بێ ئەمە شتیوانی ئەخر مەبەستمەوەی ئەگەر تەوکیلەکە وەکو ڕێکخەری گشتی بوو بێ سەلاحێتی ڕێکخراوەیی ئااتێ بۆ دەستکاری نەخێرشتی نانە ئەمە خۆی غەڵەتە کەس بە وەکالە نابێت کەسی یەکەم بە هەڵبژاردننی کۆنگرە و کۆنفرانس خەڵک الوەکیل کە ئەسیل ئێمە خۆی غەڵەتەکە لێرەیە غەڵەتەکە لەوەی لە زیاتی ئەوەی بێن کاعومەر بێ بە هەر بەوازحی بێڵم لە زیاتی ئەوەی کاعومەر بێ خۆی بداتە دەستی شەرعیەتی دەستوری بزوتنەوەی گۆڕان ها لە دەروی ئەم دەستورە پازیدا بە وەکالەیەک کاکدانای هینا پێش تخوا مەبەستمە ئەوە لە بە کاک شاخەوان ڕاستکەم و کاکڕەت لەسە مەسەلەی لستی دەستەی گشتی کاکە لەس ئەبە کۆمەڵە خەڵەکەن ئەم خەڵکانە وازیان هیناوە ئیوا هەیە مردوون ئیوا هەیە چونەتە حیزبێکی تێر بەڵام پیسی ئەم لیستە خراپی ئەم لیستە لە ئەستۆی ڕێخەری گشتی پێشووتر کاعومەری سەید عەلی و مخەولی عامەکەیە دەبوایە ئەوانە دەستکاری بکەن تەسەوڕ دەکەی کاگڕنس ئەم لیستە خەڵکی تیا بووە لە کابینەی پێشووترە وەزیر بووە کەم و کورتیەکان ئەوان کولفی کولن بۆ کەم و کورتیەکان هەمووی خەیتە ئەستۆی کاکە ئەوان ڕێخەر بوون ئەوان کەسی یەکەم بوون ئەوان بڕیاردەر من نەبێ پرسیاری لێ بکا بڵێ ساڵی 2007 ڕێخەری ژووری پەیژووری بووە کەم و کورتیەکان کاگڕنج پرسیاری لێ بکە بمبورە کاگڕنج پرسیاری لێ بکە بڵێ ساڵی 2007 دقیقا کاک شاخەوان فەرموو کاگڕنج من لە ڕاستیە ئەوانەی برای بەڕێزم کاکارزان باسیەکە پێچەوانەکەی ڕاستە و ساڵی 2007 من پرسیار لە کاکارزانەکەم کێ ڕێخەری ژووری پەیجووری بووە لە ڕاستیە ئەوانەی کە ئامادە کراوە ئەو ناوانە هەموو هەڵسوڕاوە دیارەکان بوون هەموو هەڵسوڕاوە باشەکان بوون کە لە هەموو ئۆرگانەکانی بزوتنەوەی گۆڕان لە بازنە و ڕایاڵە و مەکۆ و ژوورەکانەوە دراوە بە ژووری پەیجووری ڕێکخراوە کراوە بە لیستێک و ڕەوانەی کۆمیسیۆنی باڵا کراوە بۆ تەمدید و تازەکردنەوەی مۆڵەتی بزوتنەوەی گۆڕان ئەو لیستە لیستێکی پاکە پێم سەیرە کاکارزانەڵێ لیستی دەستەی گشتی کە 2132 ناوە ئەڵێ لیستێکی پیسە نەخێر کاکە ئەو لیستە لیستێکی زۆر پاکە کۆمەڵێ یعنی 2132 هەڵسوڕایی بزوتنەوەی گۆڕان 2132 هەندێ ناوی تێدا لە حیزبی ترە لەبەرەوە ئەو 2032 ناوە هەمووی خەڵکی دەسۆز و هەمووی هەڵسوڕاوی باش و من پرسیارێکیکە لە برای بەڕێزم کاکارزانەکەم بمبورە کاکارزان من پرسیارێکیکە لێکەم کاکارزان زەحمەت نەبێ کێ کاکدانە ئەحمەمەجی هێناوە بۆ کوردستان کاکدانە ئەحمەمەجی هەموو لایەک ئەو برادرانە هەمومان پێکەوە لە گردەکە بووین داوامانەکرد باشە بەخواستی هەمومان داوامانەکرد کاکدانە ئەحمەمەجی بێتەوە بۆ کوردستان و بێ بەڕێخەر کاکدانە ئەحمەمەجی یەکێکە لە پیاوە تێکۆشەرە شۆڕژگێڕەکان کە لە ساڵی 1970 پێشمەرگە بووە بەبێ دابڕان تاک و ڕاپەڕین پیاوێکی پاک بووە پیاوێکی شۆڕژگێڕ و نیشتیمان پەروەر بووە پێم سەیرە ئێوە ئێستا ئاوا قسە لەسەر هاوڕێت تێکۆشەرەکان و هەڵسوڕاوە دیارەکانی بزوتنەوەی گۆڕانەکەن لە ڕاستی ئەم نەفەسەی کە قسەی پێ ئەکرێ لەسەر شکاندنی شکۆی هەڵسوڕاوەکان من بۆ وروژاندنی ناتەبایی بەرنامەم نەکردووە لە بەیتانە پێچەوانەکەی ڕاستە باش کاکە جان سەبار بە مەسەلەی کاکدان ئەحمەد مەجید پرسیارێکی کرد وەکو خۆی وەڵامی دەموت کە من بڕە لە کورتری ماوە جوابی دەمەوە کاک شاخەوان ئێمە هەردوو لامان متفق بوون لەسەر ئەوەی کەوا کاکدانە ئەحمەد مەجید ببێ بە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان باشە بەڵام دواتر کاکدانە هات فترەیەک مناقەشە کرا بەڵام کاکدانە هات دوو تەرحی زۆر سەیری کرد بە تایبەتی یەکێکیان کە باسەکەم باس دەوە دەکات دەستوری ناخۆی بزوتنەوەی گۆڕان نەگۆڕم ئەمە یەک دوو دەبێ دەسەڵاتی ڕێخەر ئەوە بی ئێکاکە ئەمە تاکڕەوی دروست دەکات ئەمە جۆرێک لە دیکتاتۆریەت دروست دەکات ئێمە دەچینەوە سەر حیزبی تەقلیدی دووەم چییە داوای ئیمکانێتی مادی شتوای کردووە بۆ ڕێبردن ئەوان ئەوە باز لەوە بینم موزعی مادی گرنگ نیە دەستوری ناخۆی بزوتنەوەی گۆڕان دەستوری ناخۆی بزوتنەوەی گۆڕان کاک شاخەوان بایەڕەتی کاک شاخەوان زۆر بە تەحملەوە گوێم ڕاگرتیت کا جێڕاگر بلا شیرینم قسەکە لەسەر ئەوەیە پەیڕەوی ناخۆی بزوتنەوەی گۆڕان لە ئەمە کە کاکدانەمان قبول بوو داوای دەسەڵاتی کرد کاکە دەستوری بزوتنەوەی گۆڕان وایە هەموو ئۆرگانێک بەسەر ئۆرگانەکەی تر باڵە ڕەقیبە بۆ ئەوی ئیشەکی زامن و کەس لە کەستان تێناگا ماڵتان ناوا بێت
والله باوی دژبەری نەوەڵا بەس کاک شاخەوان ڕێزمێ ئەوەی کە دڵی لاکانە خەفەتە خوا بە وەزارەتان هەمومان شارەزاین لە کاروبار دەیەک دەقە گوێلەیەک بگرن براکەم دەستوری گۆڕان دەیەک دقیقە گوێلەیەک بگرن کۆنفرانسی نیشتیمانیە هەموارە یەک دقیقە گۆڕان لەناو کۆنفرانس و کۆنگرە هەمواری یەک دقیقە گوێلەیەک بگرن بە یارمەتیت مادەکانی ئەگۆڕێت بە یارمەتیت نەک ئەوەی نەگەوەی کاکدانا داوای بە مرکزی دەستکاری دەستورەکانیە کاک شاخەوانی بەڕێز بە یارمەتیت برای ئەزیز و خۆشەویستم فەرموو کاکە جا هەیکەلی بزوتنەوەی گۆڕان وایە جواتی نیشتیمانی مەرجەعە باشە ئەندامانی خانێ ڕاپەڕاندن و ڕێخەریش بەرپرسیارن لە بەردەم جواتی نیشتیمانی کاک داناها داوای دەسەڵاتی کرد لە بۆ ئەوەی کە جۆرێک دەسەڵاتی ڕەهای لای ئەوبی ئەوە ئێمە لای بزوتنەوەی گۆڕان ئەمە لە دەرەوەی دەستورە ئەمەش بەڵێ جەوهری ئەم سێراعە بەڵێ لەسەر تەوریستی سیاسی و ئەم شتانە مڵکوماڵی گۆڕانە یا لەسەر مەسائلی ئایدۆلۆجیە یا لەسەر ئەوەیە کە بۆ نمونە ئێوە ڤیژن و ڕوانگەیەکتان هەیە بۆ ئایندەی بەڕێوەبردنی ئەم وڵاتەوە ئەوان ڤیژنێک یان چییە؟ کاکە جۆن ئێمە پێمان وایە لە چوارچێوەی دید و تێڕوانینی کاگنەوشیروان پرۆژەکان و دەستوری کاگنەوشیروان ئیشەکەی ئەمانیش پیان وایە دەیانەوێت دەستورەکەی کاگنەوشیروان بگۆڕن کە کاگنەوشیروان نووسەری دەستوری عێراقە ماڵت ئاوابی بێن دەستورەکە بگۆڕن لە دەرەوەی ئەم دەستورە سیاست بکەن دلیلی ئەو قسەشمان ئەوەیە کاکە بە کورت و کرمانجی هیوادارم کاک شاخەوان پێی ناخۆش نەبی کاکە ئیتفاقەکەیە تێگەیشتنەکێ لە نێوان سەرە سیاسیە نخبەکانی هەرێمی کوردستان گۆڕانەکیان دەوێت بەبێ فکری کاگنەوشیروان گۆڕانەکیان دەوێت لە دەرەوەی کاگنەوشیروان دلیلی ئەو قسەشمان ئەوەیە کاکە هەر ئەو ڕۆژە کۆنفرانسەکان نەکرد لە سلێمانی کاکە ئەم کۆنفرانسە ئەم قاعەیە یەک ڕسمی کاگنەوشیروانی تیانە بوو کاکە ئەمە نابی دێن دەستورەکەی کاگنەوشیروان خۆی دژی ڕاست کاکەمە باسی ئەوە ناکەین باسی ئەوە کەین تێڕوانینی ئەوان دەکە خۆ کاگنەوشیروان مردووە قسەکە لەسەر ئەوەیە دێن دەستورەکەی کاگنەوشیروان دەگۆڕن ئەوەی کە کاگنەوشیروان باسیێکی ڕێک پێچەوانی ئەوەکەن ئەوەی مۆزوعەکە کاکەچ گۆڕانێکیان دەوێت بە بفکری کاگنەوشیروان ئەو بەرحاڵ ئەوە ڕێی کارزانیوانە ئێمە هەمومان ئیشەکەین بۆ دید و بۆ یەک دقیقە کاک شاخەوان خەڵکی تریش لێرەیە ئیشەکەین بۆ هەموو ڕەیان هەیە لەوانەیە پێش هەندێکتان پلە و پۆستیشیانە بوو ئەندامی جواتی لە ڕاستیە یەک دقیقە کاک شاخەوانی خۆشەویست بۆ نەفەسە قسەکەی لە ڕاستی ئاخر خۆ بەخوانە من دەنگە نابیستم بکەین کا خزمەتی بزوتنەوەکە بکە و ئەمە بۆ چاکەی گشتی بکرێت لە ڕاستیە دەست خۆش مامۆستای عەزیز تۆژێکێکی لەوانەی کە لەناو ئەم بزوتنەوەی بووی و یەکێکیشی لەو ناوانەی کە لە کۆمیسیۆن ناوە هاتۆتەوە کە چێستە گۆڕانی ژنیت و ئەوی شەڵێ چەندین کەسی تری تێدا کە ئێستا هەر حیزبی ترن و پلە و پۆستیشانە لە ناو حیزبی تریشا ئێوە تۆ لەو ڕۆژگارەدا گۆڕان بووی کە خەڵک گومێدی گەورەی بە گۆڕان هەبوو کە بتوانێ لەگەڵ حیزبەکانی دەسەڵاتە و دەمەی کە ئۆپۆزیسیۆن بوو ڕسمی وڵاتێکی تر بکەن وانە بوو بۆ ئەم گەیشتە ئەم مناقەشانە کەی بیستی؟ وەڵام من لە قسەیەکی کارزانەوە دەست پێکەم یا چەند قسەیەک تاقیبم لەسەر قسەکانی کارزان هەیە باسی دەستوری کرد باسی ئەو برادرانەی کورساتی کرد گوایە ناوی خەڵکی تر خراپ بەکاردێنن یان ناوی خەڵکی تریان خستۆتە لیستەکەم و خۆم یەکێکم لەو ناوانەی پارێزەری ئەو باڵەی کارزانوان ناوی منی بەرز کردوێتەوە کە لەگەڵ ئەوان کارەکەم و بەشداری کۆبوونەوەکانیانەکەم لە کاتێکە لە 2010 من لە بزوتنەوەی گۆڕان دەستم لە کار کێشاوەتەوە ناچار بووم لە ئەنگلیز باڵێکیش لە ئەنگلیز باڵێکشنیم ناچار بووم خۆم و کۆمەڵی ڕەفیقی تر لە کردکو کاک لەتی فاتح فەرەج من کاک عەبدوڵڵا حەبیب کۆمەڵێ لەو ناوانە کە ئاگامان لە هیچ کارێکی سیاسی و ڕێکخراوەی نییە لە دوای ساڵی 2010ەوە ناومان بەرز کراوەتەوە بۆ کۆمیسیۆن تا ناچار ڕوونکردنەوەیەکمان بڵاو کردەوە کە ئەو ئیمزا و ناوشتانەی ئێمە تکایە خراپ بەکارمێنن ئێمە بەشێک نین لەو کێشە و سراعانە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم کاک کارزان پێم خۆشە ئاماژە بەوە بکەم بزوتنەوەی گۆڕان کاتی خۆی کە لە ساڵی 2010
نۆ دامەزرا ڕاگەیەندرا وەرچەرخانێک و داهێنانێکی سیاسی زۆر زۆر گەورە بوو لە داهێنانێک بوو کە بوو بە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی بزوتنەوەیەکی سیاسی بزوتنەوەیەکی جەماوەری وا بڕیار بوو بەڕاستی لەسەر بنەمایەکی نوێ کاری سیاسی و ڕێکخراوەی دامەزرێ دوور لەو ڕێکخراوی سیاسیانەی کە پێشتر بڵێن لەسەر بنەمای قوتابخانەی جەلالی و مەلایی یان پارتی وێچێتی دوور بێ لەوانە بزوتنەوەیەک بێ لەسەر بنەمای دامەزراوەیی بەڕێوە بچێ و بزوتنەوەیەک بێ بە هەموو شێوەیە زمانە کە تۆ گۆڕان بووی کەس نێوێرا پێتان بڵێ دامەزراوەی نینە چون بە قورگیا یعنی ئەو کاتە دامەزراوەی نەبوو ئێمە لە سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوە شەڕمان کردووە لەسەر بە دامەزراوەیکردنەوەی بزوتنەوەی گۆڕان من بۆ یەکەم جار ئێستا لە تەلەڤیزۆنی ڕووداوەوە حەدەسێکتان لەسەر بە دامەزراوەیکردنی بزوتنەوەی گۆڕان ئایا و کارزانەڵێ کاک نەوشیروان بزوتنەوەیەکی دروست کردووە دەستور و ئەوەی بۆ نووسیوەتەوە لەسەر بنەمای دەستور و دامەزراوی بەڕێوە چووە نەخێر من یەک نمونەتان بۆ جێرمەوە یەکەم جارەکەی جێرمەوە کاتی خۆی لە ساڵی 2012 بوو بزوتنەوەی گۆڕان پرۆژەیەکی پێشکەش سەرۆکایەتی هەرێم کرد بۆ گەڕانەوەی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بۆ سەر هەرێمی کوردستان بۆ ڕۆژی دواتر من لەناو ئۆتۆمبیل بووم بەرەو سلەیمانیە چوو تەلەفۆنێکم لە هاوڕێی بەڕێستان هاوکاری بەڕێستان کاکی هیوا جەماڵ بۆ هات ئەو وەختە بەرنامەیەکیە بوو بە ناوی ڕووداوی ئەمڕۆ وتی کاک ئەحمەد بزوتنەوەی گۆڕان پرۆژەیەکی مێژووی زۆر گرنگی پێشکەش سەرۆکایەتی هەرێم کردووە بۆ ئەوەی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بگەڕێتەوە سەر هەرێم جەنابێت کە ئەحمەد عەزیز وەکو ڕێخەری ژووری ناوچەدا بڕێنراوەکان پێمان خۆشە ئەم شەو میوانی ڕووداوی ئەمڕۆ بیت بۆەوەی گەنگەشەی ئەو بابەتە بکەین منش بەڕاستی سرم سوورمان نە ئاگام لە پرۆژە هەبووە مەسوولی ناوچەدا بڕێنراوەکانیشی لە گۆڕان لە کاتێکە لە ناو دەستوری بزوتنەوەی گۆڕان نووسرا بوو ژووری ناوچەدا بڕێنراوەکان بەرپرسە لە پرسی ناوچەدا بڕێنراوەکان نوێنەرایەتی بزوتنەوەی گۆڕان شەکا بۆ کۆبوونەوەی ناوخۆی و ئیقلیمی و نێودەوڵەتیش من لە کۆبوونەوەی داهاتووە ئەو سایشتا کۆبوونەوەکانی جوات سەرەتای کۆبوونەوەکانی جوات بوو نازانم برای بەڕێزم کاک دکتۆرا کۆلەوێ بوو هەموو برادرانەی جواتی نیشتمانی شایەتن لە کتێبخانەکەی بزوتنەوەی گۆڕان کە ئێستا کتێبخانەی ئەوسا کۆبوونەوەکانی جوات لە قوبەکەی سەرەوە ناکرا لە خوارەوە بچکە سەرەتای دامەزرانی بزوتنەوەی گۆڕان بوو کاک نەوشیروان دەستی کرد بە قسە و پێشەکی من هاوا دەستم بەرز کردەوە عینەکەکەی چاوی هەر وەکو خۆی دووبارەی کەمەوە ئاوها داینابوو عینەکەی هێنایە خوارەوە وتی کاک ئەحمەد با قسەکانم تەواو کەم ڕێتە دەم قسە بکەی منش دەستم دانەگرت جارێکی تر وتی ڕێتە دەم با قسەکانم تەواو کرد هەر دەستم دانەگرت وەرەقە و کتێبەکەی دایە عەرزاوتی ئەگەر قسەکانی تۆ لە هی من گرنگترە فەرمو تۆ قسە بکە منش لە ڕەتفعلا دەستورەکەی بزوتنەوەی گۆڕانم حازر کرد بوو دامەعەدا وتم کاک نەوشیروان دەستورێکت نووسیوە بۆ کاری پێ ناکەیت وتی بۆ کارم پێ نەکردووە ئەو چیرۆکەم بۆ جێڕایوتم من لە تەلەڤیزۆنی ڕووداوە تەلەفۆنم بۆ کراوە کە پرۆژەیەکتان بە ناوی گۆڕانەوە داوەتە سەرۆکایەتی هەرێم من ئاگام لێ نییە ئەمە ئەم بزوتنەوەی بڕیار نەبوو لەسەر بنەمایەکی دەستوری دامەزراوی بەڕێوە بچێ پاش مناقەشەیەکی زۆر وعدیدا لە بەرچاو برادرانی جواتی نیشتمانی کە و کارە دووبارە نەبێتەوە بەداخەوە چەندین جاری تریش دووبارە پرسیارە یەک ڕوودا و قیاسە کرێ بۆ نەبوونی هیچ موەسسەیەکی کارا لە بزوتنەوەی گۆڕاندا ئێمە یعنی من برای بەڕێزم کاک دکتۆر ئاکۆ لێرەیە لە ژوورەکانی شابووە فترێ ڕێخەری ژوور بووە یعنی لە بزوتنەوەی گۆڕانە بۆ نمونە بۆ بەشداریکردن لە حکوومەت هەفتا لە 131 ئەندامی جوات دژی چوونە ناو حکومەت بوو هەر بڕیاراندا چوونیە ناو حکومەتەوە ئێمە لە 16 ئۆکتۆبەر کە و کارە ساتە ڕوویدا داوامان کرد بەیانێک لەسەر 16 ئۆکتۆبەر دەرکەین قبوڵیان نەکرد دوایوتیان ئەزعەف الئیمانەتوان بە ناوی ژوورەکەەوە بەیانێک دەرکەن بەڕاستی بزوتنەوەی گۆڕان وەکو ئاماژەم پێکرد وەرچەرخانێکی سیاسی جەماوەری کۆمەڵایەتی زۆر گەورە بوو و داهێنانی زۆر گەورەی کرد ڕابەرایەتی خەڵکی کرد بۆ دژایەتیکردنی گەندەڵی بەدیهێنانی عەدالەتی کۆمەڵایەتی زۆرترین خەڵک بە دەنگی حەڵاڵ و حەقیقی
پشتیوانی لە بزوتنەوەی گۆڕان کرد چکە لە بۆشاییەکە بوو ئەو نادانی ئەمەتە کرد ئەوە پرسیارەکەم بوو چاوەڕوانیمان ناکرد ئێمە هەڵبەت هەڵمانەدا پێم خۆشە ئاماژە بە نقطەیەکی تر بکەم جەنابەت لە پێشەچەکەیە باس کرد کاکە ڕەنج وتت بزوتنەوەی گۆڕان ئایا بزوتنەوەیەکی دامەزراوەی بووە لەسەر بنەمای دەستور و فکروانە نووسراوە یان بە باڵای کاک نەوشیروان نووسراوە بەڕاستیە من قسەی وام نەکردەوە نەنا من خۆم ئەڵێم بەڵام جەنابەت باسیەوە کردت ئایا بزوتنەوەی گۆڕان بەو شێوێ دروست وەیان کاک نەوشیروان بە باڵای خۆیە بزوتنەوەکەی دووریە و دای مەزراندووە من ڕەفیقێکمانەیە نزیکەی 35 ساڵە لە نزیکەوە کاری سیاسی و ڕێکخراوی لەگەڵەکەم پیاوێکی ورد پیاوێکی لەسەرخۆ پیاوێکی کەمدوو سەرڕاست و بە دیقەت ئەم کێشە و معاناتانەمان هەبوو هەندێک جارە چوم دەردەدڵم لا کرد وتم ئەم بزوتنەوەی قەول نەبوو بزوتنەوەیەک بێت جیاواز بێ لە حیزبە سیاسیەکانی تر بە تایبەت هەردوو حیزبی دەسەڵات چۆنە بێ وابێ زۆر بە کورتی و پوختی بە یەک دوو شە جواب بیدایەوە وتی کاک نەوشیروانم حیزبەی بۆ خۆی دروست کردووە ئێمە لێ ناگەڕێین ئەو بۆ خۆی دروستی کردووە خۆی چۆن ئێوێ ئاوها بەڕێوەیە بە یعنی ئەمە کێوای وت ئەمە کەسێکە حەز ناکەم ناوی بێنم من ئەتوان بڵێم لە ژیانی نەوشیروان دەسەڵاتدارەکانی ئەو یەکێک لە سەرکردە دیار و ناسراوەکانی بزوتنەوەی گۆڕانە یەکێک لە سەرکردە دیار و ناسراوەکانی کووردە من ئەوەندەی سەرسام بوومە بەو سەرسام نەبوومە بە مام جەلال و کاک نەوشیروان باشە بۆچی دەرفەتە دەدەم بەڵام من کاتی خۆی و پرسیارم لە کاک مەلا بەختیاریش کرد چەندە ئەو جوابی خۆی پێبوو زۆر کەسی جوابەکەیان لا بابەتی بوو بەڵام لە تۆشە پرسم بۆ هەتاوەکو کاک نەوشیروان لە ژیان نابوو ئەم هەموو تێبینی کە ئێستا ئەوترێ لەسەر کاک نەوشیروان بوێری نەبوو ڕوبەڕووی خۆی بووترێ ئەو ڕەخنەی جەنابەت ناڵم شتی لەوە جەوهەری ترەوترە ئەوە ناڵم کە پێشتر گەڕاتەوە بۆ تۆژە وەلاو پرسیار نەخێر کاکە ڕەنجێمە لە ناو کۆبوونەوەکانی جارێ هەندێ برادەر هەبوو ماوەیەکی زۆر هە بزوتنەوەی گۆڕانیان بەجێشت کاک قادری حاجی عەلی و کاک عوسمانی حاجی مەحموود و کاک سەلاح ڕەشید و کۆمەڵێ برادری تر هەر بە تەواوەتی لە سیاسەتش دوورکەوتنەوەندە تووشی ڕەشبینی و ناومێدی بوون باشە کاتێک کە کاک نەوشیروان ڕۆحی شاد بێوەفاتی کرد هەمووتان بیرتانە بینەرانی هێژا لە بەڵەکۆنی شوقەکەەوە کاک دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر وتی قسەکەی سەردەمی وەفاتی پێغەمبەری خودای دووبارە کردەوە درودی خوای لەبێ لەسەر زاری ئەبووبەکری سەدیق کاڵێ ئەوەی ئەوتی تەشبیه نەبێ بەس قەولەکە هەر یەک شتە ئەو وتی ئەوەی دوای نەوشیروان مستەفا کەوتووە خەڵکی نەنەوشیروان مستەفا مرد ئەوەی دوای پەیام و ڕێباز و بەرنامەکەی نەوشیروان مستەفا کەوتووە ڕێباز و پەیام و بەرنامە و کارنامەکەی نەوشیروان مستەفا بەردەوامیان نا نەخێر بەردەوام نییە کاکە ڕەنج ینی کارزان قسەیەکی تریشی کرد من پیاوێکی بەڕێزە بەڵام من لە بەشێکی زۆری کۆبوونەوەکانی جواد نەبووە ڕەنگە بۆیە ئاگای لەو ململانیان نەبوو ئەو برادرانە چەند ڕەخنەیان کردووە چەند داکۆچیان لەوە کردووە کە بزوتنەوەی گۆڕان بە دامەزراوەی بکرێ و هەنگاو بەرەوە بنێ ئەڵێ ڕەفیقەکانی کاک نەوشیروان دژی کاک نەوشیروان ڕەفیقەکانی کاک نەوشیروان پلەپۆستیان بەجێهێشتووە وزارەتیان بەجێهێشتووە مەکتەبی سیاسیان بەجێهێشتووە هەمویان کردووەتە قوربان ئەو ڕێباز و ڕێگەی کە لەگەڵ کاک نەوشیروان درێژەیان پێدا بەڵام کاک نەوشیروان بەداخەوە من یەکێکم لەو خەڵکانە حەزەکەم لەم بەرنامەیەوە داهێنانی ئەو بکەین لە گفتوگۆ و قسەکانمانە هیچ کەسێک پیرۆز نییە کە نەتوانین ڕەخنەی لێ بگرین ئەگەر لە ژیانە بێیان لە ژیانە نەمابێ بەڕاستی ئەو ڕەفیقانە ڕەخنەگرتن لە کاک نەوشیروان خزمەت بە دۆخی گۆڕان و کوردستانەکە وەڵڵاهی بەڕێی منێ ڕاستیەکان خۆی بکرێتەوە کاکە ڕەنجەگەرم جملەیە تەواو کەم من پێم وایە ینی ئەو برادرانە دژایەتی کاک نەوشیروانیان نەکردووە کاریان نەکردووە بۆ شکاندنی کاک نەوشیروان بەداخەوە ینی ئەوەی کە ئەبینین لە ڕابردوو لە ئێستا کاک نەوشیروان برادەرەکان و بزوتنەوەی گۆڕانی کردە قوربانی کوڕەکانی کاک نەوشیروان خاوەنی چین کوڕەکانی ئەو ڕەفیقانی کە دژی کاک نەوشیروان بوونە خاوەنی چینەوە بچووکترین نمونەیە و ئەو برادرانە ئەوەش نەبووە گەر وەکو کاکارزان ئەڵێ دەستی ئەملا و ئەولایە پشتیوانیان دوێ
بەشێکی زۆر لەو ڕەفیقانە من و ڕەفیقەکان من سۆشیال میدیام لا نییە بەڵام ئامادەکارەکانم مەڵەن ئەو کاتێکەوە ناڕازی بووی بۆ دەسە لە کار نەکێشایەوە بۆ بەجێت هێش بۆ دوای وەفاتی مەرحوم. ئێمە لە ململانەیە بووینە قوربانیەکی زۆرمان داوە ئەو بزوتنەوەی هیوا و ئومێدێکی گەورەمان وەکو 9 ملیۆن خەڵک دەسەر هەڵبەست بوو نەمانەویست خەڵک بزوتنەوەی گۆڕان ئەوانەی کە فەرمووت ئەوانەی کە گەنجەتی خۆیان بەخشی بە کوردستان و بە شاخ و بە پێشمەرگایەتی لەگەڵ کاک نەوشیروان نابوون ئەوانە زەبری کوشندیان لە بزوتنەوەی گۆڕاندا یا ئەوانەی کە خەڵکانی وەکو ئەم پیان ئەڵەن هەلپەرست و هاتن پۆست و پارە و تەقاعودیان وەرگرت و دوای کاک نەوشیروان هەر هەمویان بای گۆڕان دوای ئەم ناوبڕەوەڵا من بەرەوە باشە بینەرانی بەڕێز ئێستا گەڕێمەوە ڕەنگە ئێستا تۆ یەک لیستە لابەکە تەقاعودی گۆڕان وەرەگرن بەڵام هیچیشی گۆڕان نەما ئێستا ئاسانترین شتێک لە دنیادا ئەوەیە کە ڕەخنە لە کۆمەڵە سەرکردەی سیاسی بگری کە لە ژیانە نەماوە من ناڵم کەس پیرۆزە وەکاری منیش نییە ڕاستی بەڵام وەکو ئینساف وەکو ئینسان یعنی ئێستا ئەم حیزبە لەبەردەم هەندێک ئیشکالی ناوخۆیدایە ئێوەمانان ڕۆژە لە ڕۆژان هاوڕێ بوون ئێستا یعنی لەسەر پرسە زیندوەکان قسە ناکەن یەن لەسەر سەرکردە نەوشیروان مستەفا قساکەن ئێستا ئەگەر لەبەر کورد و کوردستانە بوونی حیزبێکی ئۆپۆزیسیۆنی زیاتر باشتر نییە بۆ پرۆسەی دیموکراسی باشتریان نا بێگومان ئێدە تەقوی بکەن لە بری ڕەخنەگرتن لە کەسێکە لە ئێستا لە خاکایە ئێستا گەڕێمەوە ڕەخناگرین بۆی ئەو غەڵەتانەی کراوە دووبارە نەبێتەوە خۆتۆ ئازادی بەس ئەڵەم ڕەخنەبا لە ئێستا بگرین لە دۆخەکە نەک لە پتە حەسری بکەین لە کاک نەوشیروان ئەم برادەرەمان لە گردەکەیە ناتوانێت خۆی لە سێبەری کاک نەوشیروان ڕزگار بکە پێ بەخۆشی وت ئێوەش ناتوانن لە ڕابردوو خۆتان ڕزگار بکەن ئێدە لە ئێستا بژین ئێستا کۆمیسیۆن داوای کۆمەڵێک مستەلزەماتەکا بووی کە کۆنفرانسێکی ڕێکوپێک ببەستن ئێدەبا لەسەر ئەمە قسە بکەین کاکە وەکو مامۆسای خۆشەویست وەکو پسپۆڕێک کامیان بابەتی ترە ئەم قسانەی کە منەیڵێم لەسەر ئێستا قسە بکریا هەر ڕابردوو هەڵبیرێتەوە بە دڵنیاییەوە قسەکانی جەنابێت ئێدە ئێستا گەڕێمەوە ئینجا ڕێی تۆ ژوەردەگرم بینەرانی خۆشەویست ئێستا گەڕێمەوە داوای لە بوردنی شەکەم گۆڕان خوازان یا خەڵکانی کوردستانی ئەوانەی بە گۆڕانەوەی لاگوون وابزانم زۆر پێم ڕاکێشا زۆر حەقمدا بەخۆم قسەم لەسەر گۆڕان و ئەوانە کرد ئەوە تۆش گەرن وازاکی ئازای کردەی سپاسانەکەم ئێستا گەڕێمەوە بەڵام قسەمان زۆرە و کات کەمە لە بەرەوەی دابەشبووینە دەرفەتت دەدەم بەس وەڵامی کۆمەڵە پرسیارم هەیە بۆ تۆ لە بەرەوەی کە پیاوێکی شارەزا و سیاسەتوانیشی بەڕاستی حەزەکەم بزانم لە زاریەوەمانانەوە دواتر ئەم هەموو سەتان هەزار دەنگەی گۆڕان چوو بۆ چۆ لە سپی و بەڵام هێشتا من قسەکانم تەواو نەکردو تۆزم لە حەزم هەیە طبعا لەسەر کارزان زۆر لە ئێمە زیاتر قسەی کرد کاتەکە دابشکەوەی ڕاستەکەی کاتی کاک دکتۆر ڕاستەکەی بەڵام ئەوان تا لایەنی ناو ململانێکی توندن کە کاریگەری لەسەر چارەنووسی گۆڕانەیە بەڕاستی کاک دکتۆر ڕای جەنابتم بۆ گرنگە نات بەمە ناو مناقەشەی مەشاکلە تەکنیکیەکانەوە یەک عەدالەت هەیە لەو چاوپێکەوتنە بەیوام کەس دڵی گران نەبی طبعا کاک دکتۆر ملاحظەیە هەڵگرە بۆ دوای یەک تێبینی بچووک با بڵێ وڵات تێبینیار مناقەشەی خۆمم ئەگەر مناقەشەی خۆتە با ئەو قسە بکە ئینجا باشە دکتۆر ئاکۆش حەقی خۆیەتی دەرفەتەوە لای من دێمەوە ئاخر وتت دێمەوە بەڕاستی ئەویش حەقێتی ڕاستەکە من کاتەکانی خۆشمەدەم بە دکتۆر دکتۆر ئاکۆ تۆ نابە مناو مناقەشەی کاکارزان و کاک شاخەوانە ئەخر نەعەدالەتێکی لەو میوانەی کاک ڕەنج پێڵم کاک شاخەوان ئەوە دیارە لە کورساتە و تەئیدیەم بەرەیەکە کاک دکتۆری خۆی بەشێکە لە سراعاتەکە بەڕاستی
ناقی بەشێکە لە سیراعەتەکە و تەئیدی کۆمەڵەشتەکە و ینی حرمەتم هەیە خۆ ئینسان ئازادە بەڵام بەشێکە لەژێر کاریگەری کاعوسمانی حاجی محمود برادێری کاک دکتۆر ئاکۆش بە هەمان شێوە دوێنێ لە کۆنفرانسەکە بەشدار بووە و لەگەڵ ئەو بەرەیە ئیشەکە و مڕەشەحیشە لە بزاتەکەی نیشت بەس با خزمەتکەم یعنی سێ کەس بەرامبەری یەک کەس ئەمە جۆرەکە لە ناعەدالەتی کار یەک دقیقەت خوا بە یارمەتیتان مەسەڵەن من کاکارزان من ئاگام لە موردەکاریە نیە ئەمە زۆر ئاگادارم خۆمە یەکتری باشە یعنی تۆ تەسەورەکەی کەسێکی وەکو کاعوسمانی حاجی مەحموود کە بۆ ئەم وڵاتە خەباتی کردووە پارتیزان بووە ئەم هەموو سەیریکە دەسەڵاتی وەزارەتی ناوخۆی بەجێ هێڵاوە بۆ بزوتنەوەی گۆڕان ویشتان بەدڵ مەبەستم ئەوە نییە مەبەستم ئەوەیە دەرفەتیوانیش مەبەستم ئەوەیە کاتێک کە من بێلایەن قسە دەکەم بەو مەرجەی بەشێک نەبم لە سیراعەتەکە کاتێک بێلایەن قساکەم بەشێک نەبم لەو تەکەتول و مشکلێکی هەیە ئەوەی باشە یەک دقیقە بەشێک نین کاتخوا کاک ڕەنج لەسەر ئەو قسەیە ئێمە بەشێک نین لە سراعات بەڵام لە دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوە یعنی هێشتا کۆبوونەوەکانی گۆڕان لە کتێبخانەکە کرا کاک نەوشیروان کاکچیای هێنایە کۆبوونەوەکان ئێمە دژیەوە بووین برادێک لە ڕێی کاک مستەفای سەیقادرەوە تەبلیغی کرد لە دوایەوە لەوێ نەماوی بزوتنەوەی گۆڕان لەسەر بنەمایەوە دروست بوو کە بزوتنەوەیەکی خاوەن فکر بێ خاوەن ڕۆیا بێ و دوور بێ لە مەسائلی تەوریسی سیاسی و بە بنەماڵەیەکردنی حەزب تعریفەکی تەوریسی سیاسیمان لە بەڕاستی پێشم سەیرە پیاوێکی وەکو جەنابەت خوێنەوار و خۆت بە کارکتەرێکی سیاسی ئەزانی لەسەر شاشەی ڕوودا بێ دیفاع لە توجيهي ببنەماڵەی کردن و تەوریسی سیاسی والله ئەو زوڵمێکی زۆر گەورەی هەمووتان قسەی لەسەرەکەن وەرە بابا منطقی وەرە بابا منطق ئەو دەیان ملیۆن دۆلاری کە کاکنەوشیروان لە مامجەلال بەناوی من میوانی تریشم هەیە آخر ئێدە ماڵ ئاوا بێ من پرتۆ وەڵامی پرسیارەکانی نایتەوە جا ڕەحمە لەوانەیە کە تەڕەفی ناو ململانەکانە نەوە ململانێ نییە تەرەفگیریش نییە ئێدە هەمیان دەفع بوون بە تەوریسی سیاسی کەمە حقیقەتی نیە دەلێ گەڕ با جواب دەم یەک دقیقە دوای جواب بەرەوە کاک دکتۆراکۆ کاتی جەنابتە و تێبینیت زۆر نووسی پرسیارم نییە لەسەر تێبینەکانە قسە بکە وەڵام من کە بەڕێسان بڵین تەلەفۆنیان کرد لە ڕوودا و وەکو وتم با پرسیار بکەم ئەزانم تۆ لەو کەسانی پرسیارێ لێ نەکەن بۆ حەزەکەی ویسم ڕوونکردنەوەی ینی ویسم من جارێ نەبزانی بابەتەکە پەیوەندی بە گۆڕانەوە وەکو ئۆپۆزیسیۆن قسە لەسەر وەڵام من ویستم لەسەر ئۆپۆزیسیۆن و گۆڕانیش بێ بەڵام تر ئەمان دیارە ململانیان زۆرە و هەمویان هێناوتە سەر مێزەکەی من شانسی من بەڵێ فەرموو ئەڵام دیارە شانسی من هەموو ئەم ململانیان هێناوە لێرە حەسمی بکەن فەرموو بەڵام من بە حکمیەوەی کە تا ئێساش ینی پەیوەندی ماوە بە گۆڕانەوە و بەشێک بووین هەر لە دامەزراندنی گۆڕانەوە تا ئێستا بەشداریمان تیا کردووە و بەرپرسیارەتی هەڵاگرین لە چاک و خراپی بزوتنەوەکە ئەوەی کە ڕووی داوە بە پێ و ئاسی کە هەمان بۆ بەرپرسی لە ئاسی زۆر کەس چاوەڕێ ئەوەیە دوای ئەم کۆنفرانس و شتە بەرە و ئیتر کۆنگرە و کاری ڕێکخراوی گۆڕان ڕێک ببێتەوە تاوان گۆڕان لای من حزبێکی ڕێک و پێکەمە بەستم کاری ڕێکخراوی ڕێک بێتەوە گۆڕان هەستێتەوە گۆڕان ببوژێتەوە ئەمە ممکنە وەکو پسپۆڕێکی زانستی سیاسی لە 400 حزبێک لە 400,000 دەنگەوە بێتە سەر 11,000 دەنگ ممکنە ببوژێتەوە لە مێژووی 472,000 دەنگی هەبوو ئێستا 11,000 و کەسرێکیە هیچ شتێک لە سیاسەتا مستحیل نییە کاک ڕەنج ینی لە مێژووی ئەحزابی سیاسیە لە دنیا زۆر حیزبی سیاسی تووشی نشست بووە شکستی هێناوە ژمارەی کەم بۆتەوە هاتۆتۆ سەر سفر و دەستی پێکردوێتەوە و ئەوەی مای دڵخۆشیە ئەو جەماوەرە ناڕازی کە لە ڕابردووە هەبوو دەنگی داوە بە گۆڕان ئەگە سەیری خەریتەی دابەشبوونی دەنگەکان بکەین تا ئێستا جەماوەرە تا ڕادێک ماوە ڕەنگە بەشیشی کەمی چوبێ بەلایەکێتی یا پارتیا بەڵام بەشە زۆرەکە یاخود بایکۆتی کردووە یاخود دەنگی داوە بەلایەنێکی دەنگەکانی گۆڕان کێ زۆر بردوێتی
ڕەنگە بڵین هەڵوێز بردبێتینەوەی نوێ بردبێتی بەشێکی زۆریشی ڕەنگە بایکۆت بوو بێ بەشداری نەکردبێت. یعنی تا ئێستا دراسەیان نییە گۆڕان خۆی دەنگەکانیان چی لاتوە؟ گۆڕان دراسیەوەی نەکردو من نازام لە وردەکاری بەڕاستی بۆیە نەشوی زۆکو گۆڕانێک بێمە ناوم بەرنامەیە چونکە ئاگام لەو تەفاسیلە نییە کام برایانەمان باسیەکەن ینی زۆر لە دوور ئاگام لێنە نزیک ئاگام لێنێ بەڵام پرسیارە لە کاک شاخەوانوانەکەم. بەڵێ گۆڕان لە سەرەتای دامەزراندنیەوە خاوەنی خیتابێکی جەماوەری زۆر بەهێز بوو ئەمە وای کرد کە خەڵقێکی زۆر لە دەوری گۆڕان کۆبێتەوە و ئەو کاتی کە گۆڕان لەو خیتابە جەماوەریە دوورکەوتەوە دەنگەکانیشی کەمی کردەوە بۆیە منەمەوێت لەوە بڵم کە تۆڵی ئایا ممکنە جارێکی تر گۆڕان دەنگەکانی بەدەست بێنێتەوە ئەگەر گۆڕان بتوانێت بگەڕێتەوە سەر ئەسڵەکەی خۆی ئەو خیتابە ڕخنەیە کە هەی بووە ئەگەر گۆڕان بتوانێت قیادەیەکی لێ هاتوو کارامەکە لەگەڵ بنەما ئەساسی و بەرنامە سیاسیی گۆڕانە بگونجێنێ دامەزرێنێ گۆڕان توانایەوەی هەیە کە بگەڕێتەوە بۆ دۆخی پێشخۆی. بەڵام پرسیار من حەز ناکەم بگەڕێمەوە بۆ ڕابردوو بەڵام ناچارم ئەم پرسیارە بکەم. دوای کاگنەوشیروان ئەم دەنگانە نەما ئەمە ئەو معنایەشی نییە کەس ناز نەکا ئەو دەنگانە هی کاریزمای نەوشیروان مستەفا بوو بەو دەلیلەی کە ئەو نەما دەنگەکانیش نەمان. کاک ڕەنج ئەمە بەشێکی زۆری ڕاستە بەڵام بەتەنهاری کاک نەوشیروان نەبووە. من باسی نەداکەم پرسیار حرام نییە. کاک نەوشیروان ڕۆڵی سەرەکی و ینی کارکتەری سەرەکی بۆ لە کۆکردنەوەی دەنگە ڕازیەکان. بەڵام سەدان کەسی وەکو ئێمەمانان بەشدار بووین لەگەڵ یاوکم کە مامۆسای زانکۆ بووین هاتوون ئیشمان لەگەڵا کردووە سەدان ڕەفیقی لە پێشمەرگەی دەرێرین لە سەرکردەکان هاتوون لەگەڵ یابوون هەمووی پێکەوە ئیشی کردووە. بەس دوای شیروانیەوە هەر هەبوون بە دڵنیاییەوە هەر هەبوون و هەر بانگە شەشتانە کرد ئەو دەنگانە بۆ وای لات. کاک ڕەنج هۆکاری یەکەم دوورکەوتنەوەی گۆڕان بوو لەو خیتابە سیاسیە کە ئەمە لە سەردەمی کاک نەوشیروانە ڕوویدا بە بەشداریکردنی گۆڕان لە 2014 لە حکومەتە. کاتێک کە گۆڕان بەشداری حکومەتی کرد ئەو کاتە و ئێمە پێشتر خیتابێکی پۆپۆلیستی زۆر توندمان هەبوو ڕخنەیەکی زۆرمان هەبوو وعدێکی زۆرمان بە خەڵکی کوردستان دابوو کە ئێمە لە داهاتوە کوردستان وا لێ دەکەین معاش بۆ بڕینەوە ئەو نەتەنکەر نەوتە ڕوا ئەگەر لە جیاتیەوە هەر ئاو بفرۆشی نەتوانین هەموو کوردستان بکەین. ئەم خیتابە پۆپۆلیسێک گەورێت دوای بەشداریکردن لە حکومەت کە ئەمە کاک نەوشیروان خۆی لە ژیاندا مابوو وردە پرسیاری لەسەر گۆڕان دروست کرد و ئەمە وای کرد کە بەشێک لە خەڵق بەشێک لە جەماوەر لە گۆڕان نیگەران بێت بەوەی کە بڵێ ئێمە دەنگماندا بە هێزێک بەڵام ئێسام هێزە ناتوانێت ئەو وعدانی کەیاوێتی جێبەجێ بکات. ئەو کاتانزانی بەدڵنیایی ڕایگشتیە نەخێر فریودانی ڕایگشتی نەبوو قەنەعەتێک لە ناو گۆڕانە دروست بۆ ئەو کاتە پیان وا بوو کە ئەو بەرنامەی گۆڕان هەیەتی ناتوانێت لە ڕێگای معارەزەبوون و بەرهەڵسکاریەوە تا سەر بتوانێت جێبەجێ بکات بچێت جێبەجێکە. ڕۆیایە دروست ببوو کە ئەمە خودی ینی لە جواتیش مناقەشەی لەسەر کراو کاتەوە تقریبا زۆرینەی خەڵقێکی زۆر ڕخنیان هەبوو بەڵام زۆرینەی ئەو کاتی جوات لەسەرەوە بوون کە چوونە حکومەت بەشداریکردن لە حکومەت ڕێگایەکە بۆی کە ئەو بەرنامە سیاسی کە گۆڕان هەیەتی جێبەجێ بکرێت ڕێگایەکە بۆ ئەوی کە گۆڕان ببێ بەهێزی یەکەم ڕێگایەکە بۆی گۆڕان کە بتوانێت هێزەکانی تریش لە خۆی بگرێت. ئەگەر جەنابەت لە بیرە بێ گۆڕان و کاتە مناقەشەی لەسەر گۆڕینی سیستمی سیاسیە کرد لە هەرێمی کوردستانە من نەرخۆم یەک دوو بەرنامە و کاتە بەشداریم کرد لەگەڵ لەسەر ئەم بابەتە کە ئێمە ئەو کاتە بیرمان لەوە کردەوە کە لە ڕێگای بەشداریکردن لە دەسەڵاتی سیاسی ئەتوانین بگۆڕێت. بەڵام ئەوی کەمایی داغبوو پاش ململانیەکانی نێوان پارتی و گۆڕان داخستنی دەرگا لەسەر وەزیر و بەڕێز دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمانی و کاتە ناردنەوەی بۆ ماڵەوە و دوایی کۆچی دوایی ڕەوانشاد کاک نەوشیروان دوای ئەوە دروستبوونی قیادەیەک کە لە ئاستی تموحاتی ئەو کاتەی گۆڕانە نەبوون. تاوان کە عومەر پیاوێکی زۆر مەزنە قارەمانێکە شۆڕژگێڕەکە هەموو تەمەنی خۆی تەرخان کردو بۆ خەبات و بەرگریکردن بەڵام لەگەڵ ئەو هەموو کێشەی کە دروست بوو نەتوانرا قیادیکی یەکگرتو هەبێ لە ناو گۆڕانە لەو کاتەتا کە بتوانێت ممکنە بە کۆنفرانس ئەم دەردانە مەڵهەمی لێبیرە و تیمار بکرێ بە کۆنفرانس هەل نابێت بە گفتوگۆ حلە بێت بە ڕێکەوتن حلە بێت بەلابردنی هۆکارەکانی ئەو کێشانە حلە بێت کاک ڕەنج هەچ کاتێک توانرا و سەبەبانی کە بوونەتە ئەم دۆخی دروست کردووە لا ببرێت بە دڵنیاییەوە تۆ سەر بە گردەکە و کورسات و من گۆڕانم دوێن لە کۆنفرانسەکە بی کاک دکتۆر ئەی تۆشی لێبووی ئەمە وەکو لێژنەی چاودێری لێوە بووم وەکو لێژنەی متابعات چاودێری لێوە بووم بەڵێ ئەی کەی هەمووتان لە گردەکە بینم وەڵاهی کاک
ڕنج لێو ناشارمەوە ئێمە تووشی حاڵەتێکی بێومێت بوون لە دۆخی گۆڕان ئێستا جارێ من هەر حەز بە شەرمەزاریەکەم ئێمە حیزبێکی مەزنیوە کە خاوەنی 9 ملیۆن دەنگ بووین هاتوین دەمەدەماکەین مناقەشاکەین لەسەر کۆمەڵێک شت کەم حیزبی ئاوا بچوو کردوەوە ئەمانە ئەم پۆپۆلیستی ئەم حیزبی ئاوی تەشخیصی هۆکارەکانتان کردووە بەدڵنیایی من لە قیادیانی مێسا کاک ڕەنجانی توانێت پرسیاری هەڵەت لە کەسی غەڵەتەکە ینی من لە قیادیانیم ینی لە ئۆرگانێکی ڕسمی گۆڕانانی ئاگام دوێنێ لە کۆنفرانس من من کاک ڕەنج ویستمەوە تاوکەم وتم گۆڕان لە حیزبی چیواوە بێتە سەرەوە تۆ پرسیاری پێشووترت تو ئەندامی کۆنفرانسی حیزبێکە بی بە دکتۆرایەک لە زانستی سیاسیەوە پێ وایە ئەم پرسیارەی منەمەندە قورس بێت و ئەندە نەزانانە بێ بۆ بوراگەر پرسیارەکە دووبارەکەیتەوە ئەڵێم بۆی ئەو پرسیارانت لە یەکەم بە حکمیەوەی کە بە دانپیانانی خۆت دوێنێ لە کۆنفرانس بووی 15 مانگ بوو نازام چەند بووە 26 مانگ لەوێ بووی ئەوەی سەمڕۆ 27 یعنی خۆ ئەبێ معلوماتت هەبێ کاچیتە کۆنفرانسێکەوەم حیزبەت چه ئامادەکاریەکی کردو ئەم کۆنفرانسە ئامانج لێی چییە وەکو ئەندامی کۆنفرانسیش نەبێ وەکو مامۆسایەکی زانکۆ کاک ڕەنج پرسیارەکەی تۆ سەیرە ئەم کۆنفرانسە ئەوانەی کە بانکراون بوون دەمی 2007 ناوەکە 2007 وە بەڕاستی من ئاگادار نیم کە ئامادەکاری کرابیان نەکرابێت لەوێ دیارە بەرنامە هەبووە شتە بووە ئێمە تەمە نامانە کرد کە هەردوو جیهەتەکە ڕێکەوتنیەک بکرێت بتوانن بگەنە نەتیجە واز ئەگەر نەیکەن بەرەوەڕۆن وەڵا بۆ ئەم حیزبە نامێنە کاکەین ئەم حیزبە بەداخەوەکە ئێڵێم زۆر بچووک بۆتەوە ئێمە تەمەنایەوەکەین کە ئەگەر خوا نەخواستە گوێی شەیتان کەڕ بێت ئەوە ڕووبا ئەم حیزبە نەمێنێ دڵنگەکانیان کە ئێستا لە ناوچەی خۆڵەمێشیان ماونەتەوە بە قەولی برای گەورم کاک ئەحمەد ئەچێ بۆ چێ ئەو 11600 دەنگیان ئەچێ بۆ چێ ئەوەی کە فعلیە و ئەوەی خۆڵەمێشیە کاک ڕەنجە و ینی تۆ ناتوانانی ڕۆیای خەڵق بێن بخوێنیتەوە دەنگدەر بە تقریبی من نازانم بەڵام لەوە چێ هێزی نوێ دروست بێت لەوە چێ بۆ هێزەکانی کە ئێستا هەن لەوە چێ بایکۆت بێت ینی خۆ تۆ ناتوانانی فاڵ بگریتەوە لەسەرەوە دەنگانە بۆ چۆ لە حەزا ئەم ڕێزم کاک دکتۆر برای منە باشە بەڵام ڕخنەی ئەوەی گرکە کۆڕان چوە حکوومەت و ئەوانە لە ساڵی 2014 خۆ جەنابیان برای بەڕێزمان لە ژنەی دانوستان بوو لەگەڵ پارتی نوێنەری گۆڕان بوو دواتر وەزیران دواتریش دەڵێ یعنی بڵاوکردنەوەی ئەم ناومێدیە وڵا دوو ڕۆژکە مۆڵەت وەردەگیرێتەوە لە گۆڕ کەکە ئەمە ناومێدیە لەبەرچی ئێمە قیاد کاکە سەلام عەلەیک لە دوای مردنی کاک نەوشیروان قیادێکی فاشلمان هەبوو ئەوە اعترافە بە هەموو خەڵک بیزانی ئەمە کابرایەکی وایە کاکە ئێستا هەمووش باسەکەم لە بۆ معلومات تاستە من قسەکانی خۆم بە تەواوی نەکرد ئێستا دەست پێەکەم لەبەرەوە بڵاوکردنەوەی ئەم ناومێدیە خراپە ئێمە خاوەنی ڕەمزەتی کاک نەوشیروانین خاوەنی مێژووی کاک نەوشیروانین خاوەنی پرۆژەکانی کاک نەوشیروانین لەژێر چەتر و سای سێبەری ئەم دەستورە ئەتوانین جموزۆری سیاسی خۆمان بکەین ویش بکەینەوە یعنی ئەم ناومێدیە چێ بڵاو دەکرێتەوە لەبەرەوە ئەمە خراپە بەڵێ ئەمە قسەکانە هەمووی بوو بیکەم ئۆکەی کاک لەسەر مەسلەی ئێمە لە بەستەوەی بۆی گلێم لێ نەکەر هەمووی بوو نانە هەمووی نەبوو ئەمزانی ئەوەکو نقطەی نیزامی باسم کرد بەڵام لەسەر مەسلەی ئەوەی کەوا دۆخی گۆڕان ئێمە وەکو باسم کرد قیادەیەکی فاشلمان هەبوو لەسەرچی کاتی خۆ لەسەر مەسلەی ڕیفراندەوانەی لەگەڵ تۆ نین فاشی لە نیا هەمووتان بە فاشی لە ئەوەی قیادەی سەرەکەی بزوتنەوەی گۆڕانی بەڕێوە دەبرد سا پێتەڵام ئێمە کاتی خۆی ئێمە بەشداری ڕیفراندۆمان کرد خۆی مەسلەی ڕیفراندۆمەکە ئەوە بوو کاک نەوشیروان بە ڕەحمەت بی ئێمە دەیفەرموو ئێمە پشتیوانی ڕیفراندۆمەکەین بە مەرج و ئاستی سەر بەخۆی ئەمە قسەی کاک نەوشیروان بوو لە بەدیلیەوە پرۆژەیەکیە بوو بەڵام کا عومەری سەید عەلی دوای ئەوە لە شیروان لە ژیانە بووە تۆ بە کاک عوسمانی حاجی مەحموو بە کاک عومەری سەید عەلی بڵێ فاشل لە کۆبوونەوەی جڤات نەیەکردیتە دەرێ ئەجاوە قسەکە لەسەر ئەوەی ئەم باسی کردەوەکانیان نەکەم وە دەشی سەلمێنم لە ڕیفراندۆمە کاک عومەری سەید عەلی چوو یەکەم کەس گوتی کاکە بەڵێ بۆ ڕیفراندۆم ئەمە درژی پرۆژەکەی کاک نەوشیروان بوو دەیگۆ بەڵێ بۆ ڕیفراندۆم بەڵام بە ئاست و مەردی سەر بەخۆی ئەمە خاڵی یەکەمیان خاڵی دووەمینیان کاک ڕەنج خاڵی دووەمینیان قسەکە خاڵی سێمینیان دەرکردن و بێزارکردنی کۆمەڵە خەڵک لە ناو گۆڕان خوا با قسەکانم تاوەکەم خوا با قسەکان کاک بوونەوەی دەربارەی ڕیفراندۆم کرا جەنابەت لە جوات بووی من لەوێ بوو ئەمە لێوە نەبووم
چۆن نەیجێڕیتەوە باسی شتێکی جەنابی لێ نەبوو تا بەنای هەمومانەوە قسە ئەخنا گوێ بگرە برا هەبێ ڕێ بێت تۆ کەسی کە لەوێ نیت شتێکە بۆ لەداسەکان کارزان ئاگاداری حداسەکانم کاتێ نەخۆشکە نامەیەکی لە لەندەنەوە نات گروپی ڕاوێژی دروست کە دەزانی ئەندامانی گروپی ڕاوێژ چێ بوو طبعا چێ بوو طبعا کاقادر بوو بە ڕەحمەتی کا عوسمان و دکتۆر یوسف و ئارامی شێ محەممەد وەڕ شۆڕ حاجی بەم ڕەفیقانە بکات مەبدەئەکەم پێ بڵێ چی بوو کاکە گیان تۆ پەلەمەکە کاکی من لە ململانی و نەخێوانیە وڵی ئەوەندە بە باشی ئاگاداری ململانەکان بەڵام قسەکە لەسەر ئەوەیە بریتی بوو بریتی بوو لە برادرانی خانەی ڕاپەڕاندن و ڕێخەری ژوورەکان کاچی بن دەیەک دقیقە بەخوا والله ڕاستەکە خەتای ئامادەکارەکەمە والله سێ کەس مقابلی قسەکردنیش نادەن یەک دقیقە برامە بێت یەک دقیقە یەک دقیقە بەخوا ئەبێ بەقەر هەرسێکتان قسەکە یا من هیچ لە بەرنامە پێشکردن یەک دقیقە یەک دقیقە یەک دقیقە قسەکەت بکە و بۆی بچمە سلەیمانی هەرچەنە بە کاگوشار وتراوە باش بە پێنج شەش زۆتراوە خۆشتان ناتون باشە خاڵی سێمی مەغدور پیشانە نام باشە خاڵی سێمینیان دەرکردن و بێزارکردنی کۆمەڵە خەڵک لە دوای مردنی کاگنەم شیروان دەرگیان لەسەر خەڵک داخست چیلۆنی دەرگایان گۆڕی کۆمەڵە خەڵکیان بەڕێکرد ئەمە ژێشێکە لە پاشەکشە ئەساسیەکانی بزوتنەوەی گۆڕان خاڵێکی تریان بەشداری ئێمە لە حکوومەتە ئێمە تەجروبێشی تاڵمان هەبوو لە کابینەی پێشووترە بەڵام بەداخەوە برادرانی ئێمە بەشداری حکوومەتیان کرد کامەر فەرمووی بە مەرجی ئەوەی کەوا 6 مانگ ئێمە لە حکوومەت دەبین ئەگەر لە خلالی ئەو 6 مانگە نەتواندرا چاکسازی بکەن ئەمە ساڵی 6 مانگی تریشان لە بۆ درێژ دەکەینەوە اینجا ئەو کاتە سەحبەکان بەڵام ئەو 6 مانگە بوو بە 6 ساڵ وە سەبەبەکەشی ئەوە بوو تەواو پاشە گۆڕان لەسەر خراپی ئەدای حکومڕانی بەڵێ خەڵک جەماوەرەکە لێمە عادز بوو چونکە کۆمەڵە کادرمان بردە ئەو شوێنانە هەندێکیان ناڵێم ئێوە هەر باسی ڕابردووە ناخر مەسەڵەکان بتوان خەڵکی ئاشکەنەوە بەڵێ ئێستا ئەوش نظامی باسی کیلۆن گۆڕینی کیلۆنێکی کرد کە برادێک من ناوی سیانەکەی زانم ژمارەی تەلەفۆنەکەی تەدەمێ ئێستا بەرنمەیەکی ڕاستە و خۆیە ئەندامی یەکێک لە چالاکترین ئەندام پەرلەمانەکانی گۆڕان بوو و یەکێک لە کاراکتە سەرچێکانی گۆڕان بوو ئێستا ڕاستە خۆ تەلەفۆنی بۆ بکەن بڵێ بەرەی تەوریس کلیلی کیلۆنەکەی گۆڕیا برادرانی کاعومەر و برادەرەکانی دکتۆرم باقسەکان بەداخەوە کاکە ڕاستیەکان چاواناکاتەوە چاواشەکاریە کاک جەعفەر چاواشەکاری من مەسوولم لەو قسەیە من مەسوولم لەو قسەیە ڕاستە و خۆ بۆ ئەو برادەرە بکەن کە کلیلی کیلۆنەکەیان جێڕی بزان چێ گۆڕیەتی کوڕەکانی کاگنەو شیروان نەخێوانیە لەبەرەوەی کۆمەڵی ڕوانەی گرت نەخێوانیە سەر بەرنامەکانی ئایندەتان هێنانەوەی دەنگەکانتان ئەخر کاکە گیان هەتا زامەکان باز نەکەین هەتا تەشخیسی کێشەکان نەکەی ناتوانانی علاج تەقدیم بکەین مە قاعیدەیە باشە ئەوە مەسەلەی وەکو بەشداریکردنمان لە حکوومەت خاڵێکی ترمان هاوپەیمانی ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێک بۆ لە شکستە ئاساسیەکانی ئێمە چونکە لەبەر ئەوەی تەکنیک و تاکتیکی ئینتیخابی لەو هاوپەیمانی لەگەڵ گۆڕان و لەگەڵ یەکێتیە بە زۆرێک دانرا بوو ڕێککەوتین لەسەرکرا بوو هەموو دژی بستنەوەی گۆڕان بوو هۆکارەکەشی ئەوە بوو کە گۆڕان 0 کورسی بەدەستینە و لە زمانی ئەوەشە بە سەبەبی بە هۆکاری خراپ بابڵ ئەنجامی هەڵبژارنەکە ئەندامانی خانێ ڕاپەڕاندن و ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان کە کاعومەری سەید عەلیە دەستی لە کارکێشایەوە لێوەش فێڵیان لێکردین چۆن کاتێک کە دەست لە کارکێشانەوە دەکەی ئەندامانی خانە و ڕێخەر یان مەکتەبی سەرکردایەتەکە و مەکتەبی سیاسی و کەسی یەکەمی حیزبە ئەبێ ئیجراعات و کۆمەڵێک ئیجراعات بکەی لە کۆمیسیۆنە بەڵام بەداخەوە 3 ساڵ ئەو بوو بە 4 ساڵ تا ئێستا کاعومەری سەید عەلی ئەم معاملەی نەنار هەر وەکو ڕێخەر مابیەوە و بەڵێ سەیریکە دوای سەیری قسەکانت بکە بۆی دوایی کە ڕۆشتیتەوە نەڵێ من مەغدور بووم باشە ئەخە سێبەیەک وڵای مەغرورم کاکە سێبەیەکی چی خۆ پیاوە فەقیرە هیچ قسەی لەسەر سیراعەکان نەکردەوە پیاوە قسەی لەسەر ڕابردوو کردووە وە دوای ئەوە ئەگەر سەیریکە ئەگەر حەق بە تۆیە حەزەکا بە هەموو کوردژت بێ هەر حەق سەرەکەوێ ئەگەر خۆت بە خاوەن حەقەزانی وانە کەی حەق بە عەدەد و شتە من بیرم دێت سەرۆکی فراکسیۆنەکەتان لێکێتی و پارتی کردی بەهەرا لەگەڵ دکتۆر کەمال کەرکووکیاوتی حەق ناخرێتە دەنگدانەوە وتی حەق بە ئێمە ئەگەر ئێستش حەق بە تۆی هەر لەسەر مەبدەی ڕابردووتان بەردەوام بەردەوامین بێگومانین کاکە ئێستاچمە سلێمانی باشە هێشتا باشە مەرحەلەی دوم قسەکانی خۆم باشە کاک شاخەوان
لە ڕابردوو دەربچین ئینشاءڵڵا ومێد هەیە کۆنفرانسێکی سەرکەوتوو بکرێ ئیشکالەکان چارەسەر بکرێ و دوو کۆنفرانسەکە بکرێ و ببێ بە بەردی بناغی یەکگرتنێکی ڕێکوپێکی بنچینەدار لەگەڵ گردەکە ئەم گردەکە و کورسات و شتە نەمێنێ وەکەیش کۆنفرانس دەکرێت چەندیمان بەڵێ ئەگە دەرفەتم بەی لە ڕاستی من ئەمەوێ هەندێک شت بۆ کارزان لە ڕاستی ڕاست بکەمەوە طبعاً بە مێژووی 15 ساڵی ڕابردوو برای بەڕێزم کارزان ئەندامی جواتی نیشتیمانی نەبووە لەبەرەوە ئاگای لە ململانی سیاسیەکانی ناو بزوتنەوەی گۆڕان نەبووە ئاگای لە ناو منایەنی بابڵێ ململانیەکانی ناو جواتی نیشتیمانی نەبووە دەورانێکی زۆر کاگ ئەحمە عەزیز و کاگ دکتۆر لە ڕاستیا دکتۆر ئاکۆ هەردووکیان ئەندامی جواتی نیشتیمانی بوون و من بەڕاستی ئەمەوێ ئەنی باسیەوە بکەم بەیانی بە منیان وێت یعنی ئەمڕۆ سە لە بەیانەکەی بە منیان ود وتیان برادێکی کە دێت بۆ ڕوودا و با بڵێن لەوێ ئەبێتوانە باسی برای بەڕێزم کارزان نەکرا لەبەرەوەی ناوی ئەو برادەی کە بە منیان ود ئەو تا ڕادەیەک ئەتوانم بڵێم ینی 5-6 ساڵێک لە جواتی نیشتیمانی بووە ئاگای لە هەندێک لای ئێوەش و لای گردەکەش بڕوان پێ بکە بە 50 کە زووتراوە جامێن ئەمەوێ کاگین ئەو بۆ جەناب ڕاستکەمەوە ئەوەی کارزان باسیەکە لە ڕاستە یعنی بەداخەوە حەق نییە کارزان بەو نەفەسە بەو زمانە قسە لەسەر هاوڕێکانی خۆمان بکەین و بە تایبەتی ئەوە هاوڕێتە کۆشەرانەی کە یعنی هەموو تەمەنی خۆیان لە شاخ و لە شار لە ڕاستیا بۆ چاکەی گشتی و بۆ بەرژۆندی خەڵکو و ئەوانە تەرخان کردبوو لەبەرەوە لە ڕاستیە حەق نییە ئێمە بەو نەفەسە لەسەر هاوڕێکان قسە بکەین و ئەوەشی کاگ دکتۆر ئاکۆ باسی کرد من خۆم لە ناو واقعەکە بووم وتیایە بووم لە ڕاستیە ئێمە کە بڕیار درا بچینە حکوومەت لە ساڵی 2014 بڕیارمان نابچینە حکوومەت یعنی بەشی زۆری بڕیارەکە لە ڕاستیە ینی ئەتوانم بڵێم هەندێک لە ینی بەشی زۆرینەی ئەندامانی ژواتی نیشتیمانی لەگەڵەوە نەبووین کە بچینە حکوومەت لە ڕاستیە خۆ ئێستا مەحزەرەکان ماوە کۆنووسەکان ماوە کێ لەگەڵ بۆ کێ لەگەڵ نەبووە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە دوجاریش ئەمە فەرز کرا بە سەرمانە بۆنونە بڕیاری لەسەر درا کە بزوتنەوەی گۆڕان بچێت لە حکوومەت مشارەکە بکە بەشداری بکە یعنی بە ئەمە نەبەستینەوە بۆ بە پێش کاک نوشیروان و دوای کاک نوشیروان هەمومان لە ناو واقعەکە خەلەلەکان زۆرن لەبەرەوە هیوادارم کارزان ینی لە ڕاستیە ئیعادەیە بکات بۆ چوونەکان و بە قسەکانی خۆی چونکە ئەم نەفەسە لە قسەکردن لە ڕاستی خزمەت بە بزوتنەوەی گۆڕان و بە ئەم دۆخەی ئێستای ناوخۆی گۆڕان ناکە و من هاوڕام لەگەڵ بەشی زۆری قسەکانی برای بەڕێزم کاگەحمەیش و دکتۆر ئاکۆش لەبەرەوە تایە بوون لە ناو واقعەکە بوون ئەزانن ئەگەر کارزان بمبورە ینی ئەمە ئەڵێم چونکە لە ڕاستی جەنابەت ینی تاکو ئێستش ئەندامی ژواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان نەبووی ینی خۆشم ئەوەی ئەزانم ینی بەڵام ئەمە ڕاستیە ئەمە من ناتوانم ڕاستیەکان وەکو خۆی باس نەکەم بەڵام ڕاستی هەندێک شت هەیە کە باسیەکەی ینی من خۆم 15 ساڵی ینی ئاگام لە 15 ساڵی تەمەنی سیاسی گۆڕانەیە وەڵا ئەم قسانی جەنابەت ئەیکەی لە سا هەشتای وانە ینی لەگەڵ ڕێزمە ئەو بە شەشی کاگنی پەیوەندی هەیە بە پرسیارەکەی جەنابەت ینی کاگ ڕەنج ئێمە چاوەڕێی کۆمیسیۆنەکەین و کۆمیسیۆن ینی پێمان وتون یا چاوەڕوانی کۆمیسیۆنەکەین کە لە فترەیەکی زۆر نزیکە ئێمە کاتێکی کە مودەیەکی کە دیاری بکەن بۆ بەستی کۆنفرانسی نیشتیمانی لەبەرەوە بەلامانەوە گرنگە کۆنفرانسێکی بەلامانەوە گرنگە کۆنفرانسێکی سەرکەوتوو بێ ئێستا ئێمە کاگڕن چاوەڕێیەکەین کە کۆمیسیۆنی باڵا کاتەکە ڕۆژەکەمان بۆ دیاری بکە ئێمە هەموو ئامادەکاریەکمان کردووە و باسیشمان کرد لە ڕاستی ئێمە وتمان ینی ئەو ڕۆژەی کە نیساب تەواو نەبووە باشە باسمان کرد کە نیساب تەواو نەبووە بەڵام داوا ئەکەین بۆ نمونە یا داوامان کردووە لەوەی کە کۆمیسیۆن ڕۆژێکیکە دیاری بکە بۆی تەکمیلەی باشە کۆنفرانسی تەکمیلەی تەواو بکرێت و کۆتایی پێبێ لەبەر ئەوەی لە ڕاستی ئێمە چاوەڕێیەکەین کۆمیسیۆن کاتێکیکە دیاری بکە چونکە ئەم دۆخەی ئێستای گۆڕان وا ئەخوازی ئێمە لە چەند ڕۆژی داهاتووە باشە ئێمە کۆنفرانسی نیشتیمانی بەستین و ئەم دۆخەیەک لای بکەینەوە بۆ خەڵکی کوردستان دەرکەوەی کێ خاوەندارەتی گۆڕان لای کێیە کێ بەلایەوە گرنگە گۆڕان بێ بە گۆڕانێکی موئەسساتی باشە لە هەرێمی کوردستان چۆن لە ڕابردوو کارمان کردووە بۆ
کارمان کردووە بۆ چاکەی گشتی، کارمان کردووە بۆ گۆڕانکاری سیاسی ئیداری لە هەرێمی کوردستانە. لەبەرەوە گرنگە لە ڕاستی ئەنی ئەم دۆخەی ئێستا یەکلایی ڕۆڵی پارتی وێکێتی بە باش بە خراپ ینی ناتوانین ئێمە لە ناڕووداوەکاندا کە گۆڕان پیای تێپەڕێ ئێمە ناتوانین بڵێن بە دەقیقی بڵێن هێز و لایەنە سیاسیەکان لە ڕاستی ڕۆڵیان لەم بابەتەی ناوخۆی بزوتنەوەی گۆڕان هەیە، بەڵام هەموو هێزە سیاسیەکان یا بە تایبەتی ئەو هێزانە ئەم لایەنانە هەوڵێن ململانەکانتان بەرەو چارەسەر بەرن. ئەی هیچ کەسێک هەیە بکا بە ئێمە هەستمان نەکردووە ئێمە هەستمان نەکردووە بە دیاریکراوی یا نەماندیوە بە ڕوونی بۆ نمونە هیچ هێزێکی سیاسی دەستێوەردان بکە، ئەمەمان نەدیوە لە ڕاستیا با ئینسان وەکو خۆی باسی بەڵام ئەبێ بەڵنا کاگرن خوا بمبۆرە ئیجازەم بە ینی حەقی خۆمە چونکە من لە ڕاستی ئیسا کاکارزان باسی ئەوەی کردوتی ئەو برادرانە یعنی ئەمە غەدرێکی گەورەیە بە ینی قسە بکەین. کاکارزان باسی ئەوەی کردوتی یەک بەسێ کاکەشتیوان نییە، کاگەحمە عەزیز وەکو چاودێرێکی سیاسی هاتووە ڕاستە پێشووتر. کاگەحمە عەزیز بۆ نمونە ئەندامی ژواتی نیشتیمانی بۆ یەکێک بۆ لە هەڵسوڕاوە دیارەکانی بزوتنەوەی گۆڕان، بەڵام لە 2010 ئێستا کاگەحمە بۆ نمونە وەکو چاودێرێکی سیاسی ئەوە کاک دکتۆر ئاکۆ وەزیفەیەکی کەی هەیە و گۆڕانە و ینی با بڵێن وەزیفەیەکی کەی هەیە. قسەکە لەسەر ئەوەیە بۆچی کاکارزانیش بۆ نمونە دوو کەسی نەهێناوە، دوو کەس نەهاتون، خۆ بڕیار بوو برادێکی کە بێ بۆ ئەم دانیشتنە یا بۆ ئەم گفت و گۆ و مقابلە و هینە. لەبەرەوە کاگین ئێمە سەبەبی با بڵێن داکشانی دەنگەکانی بزوتنەوەی گۆڕان لە ڕاستیە ئەتوانم بڵێم ئەو بەشەی کارزان باسی کرد لە سا 20 یا 25 پەیوەندی بەوانەوە هەیە. باسی خاڵەکانی کەش بکەن، باسی سەبەبەکانی کەش بکەین. یعنی گەورەترین شکست ئێستا کە لەم قۆناغا بۆ بزوتنەوەی گۆڕان دروست بوو، یا با بڵێن ئێستا ئێمە لە گۆڕان ناومان نراوە بۆ نمونە بەرەی گردەکە و بەرەی خوار گردەکە و کورسات و ئەوانە بەداخۆ داخستنی دەرگای گردەکە بوو. یعنی خەڵک هەیە 15 ساڵی تەمەنی لە پێناوی بزوتنەوەی گۆڕانە داناوە، تەسحی داوە، نان بڕاو کراوە، باشە خۆی و ماڵ و مناڵی بوون بە قوربانی گەورە لە پێناوی بزوتنەوەی گۆڕانە. یعنی منطقی تایە دەرگای گردەکە بەڕووی هەڵسوڕاوە دیارەکانی بزوتنەوەی گۆڕانە دا بخرێ پێمان بڵێن ئەم گردە هی خۆمانە، هی کەس نییە، دەرگاکە داخین و کەس بۆی نییە بێتە ناو گردەکە. یەکاکە خەڵکی لە حوشە و ماڵی خەڵکە سیاست ناکا بەڕاستی هیچ کەسێک سیاست لە حوشەی خەڵک ناکا. من یەکێک لە گرفتە گەورەکان، چونکە من خۆم ئەندامی لیژنەی ئاشتەواییەکە بووم، ئەو هاوڕێیانە ئەزانن جەنابیشتان ئەزانن ئێمە لە 2 سێمانی ڕابردووە لیژنەیەکی ئاشتەوایی هەبوو لە نێوان ئێمە و ئەو برادرانەی گردەکە کاک دکتۆر بورهان یاسین و کاکە باڵکوێستانی و کاک ئاکۆ وەهبی هەرسێکیان ئەوانە نێوەندگیری نێوان ئێمە و ئەو برادرانەی گردەکەیانە کرد. لە ئەخیرا بۆ نمونە ئەوان خۆیان لە کۆبوونەوەی ئەخیرا تێگەشتن لەوەی کە ئەم بابەتە لە ڕاستی ئەم کۆبوونەوانە جگەر لە کۆبوونەوە لە پێناوی کۆبوونەوانە لەبەرەوە بەڕاستی ینی ببوورە بە دەرفەتی ئەو گەنجانەش بەم هەندێک خەڵک لێرەیە خۆ ئێوە بۆیە کۆنفرانسەکەن بۆی ئەو جەماوەرە ئاش بکەنەوە، خەڵک ئاش بکەنەوە. لە ڕابردوودا 490,572 دەنگتان هەبووە، ئێستا 11,336 دەنگتان هەیە وەنیە؟ ئێستا بۆیە کۆنفرانسەکەن و خۆتان کۆکەنەوە بۆ ئەوەی ئەو 400 هیچ نەبێنیوەی بێنەوە، دوای ئەوە نیوەکەی تریشی بێنەوە بکەیت تۆ زەحمە نەبێ. پرسیارەکەیوانش بەم ئێوە لە ڕابردوودا دەنگێکی زۆرتان هەبوو. پرسیارەکەم نەکرد، دوای جوابم بەرەوە بەس دوای ئەو خەڵکانە. بەڕاستی بۆچوونێکی شەیاڵەیە گەل لە کۆمەکی لە دوای نەمانی کاگنەوشیروان هیچ ئینسافێکی تێدا نییە کە بە سەرکردەی کۆن و نوێوە گەل لە کۆمەکی یا کۆدەنگیەکتان دروست کردووە دژی کۆمەڵی خەڵک کە لە گردەکەن و لە ناویشیانە کوڕەکانی کاگنەوشیروان. زۆر سپاس دەکەم، زۆر سپاس دەکەم. بەخوا دەرفەتت نادەم. مایکەکە بچێە؟ فەرموو کاک دکتۆر.
کاکڕەن زۆر سپاس دەکەین لەوە بانگەشتامەوە خۆم و تەڵەبەکانم بەخیراتنی میوانە بەڕێزەکانەکەم خۆزگا ئەمە هاتبووین لە خۆشی بەرنامەکەت وەمەزانی بەگشتی باس لەوە پۆزیسیۆنەکرێت نەکرد لە بزنەوەی گۆڕان بەڵام بەرحاڵ ویستم کۆنفرانسی گۆڕان بکەم بۆ باس بکەم بە بەهانە بۆ قسەکردن لەسەر ئۆپۆزیسیۆن لە کوردستان بەس ئینشاڵڵا ئەوە هەرەکەم وای لێ هات طبعا ئۆپۆزیسیۆن شتێکی زۆر جوانە لە ناو کۆمەلگا لە سیاسەتی دەوڵەتداری ئەگەر لەسەر ئاساسی بنەمای رەخنەی بنیاتنەر و لەسەر بنەمای رحم الله امرئا اهدى الي عيوبي ئەگەر بەو لەسەر بنەمای دامەزرێتن زۆر شتێکی باشە لە ناو کۆمەلگا هابیتن و بەڵکو سەرکەوتوش ئەبی لە کاری ئۆپۆزیسیۆنی بەڵام ئەگەر لەسەر ئاساسی وێرانکردن و وێرانکاری و لەسەر ئاساسی دروشمی بەڕاق و ڕاستگۆنەبی لەگەڵ جەماوەر و لەگەڵ ئەوەی خۆت يعني سەرکەوتو نابی بەڕاستی جا ئەمە ئومێدەوارین کەەوە ئەگەر ئەو ینی تۆ هاوڕای دکتۆراکۆی کاڵەیەکێک لە وەکارەکانی گۆڕانەوە بوو کە دروشمەکانیان بەقەدەر کردارەکانیان نەبوو بەتەکید واو لەبەرەوە کە بەداخەوە لەگەر دروشمەکانی خوان وەک بڵێ ڕازگۆ نەبوو زۆر سپاس کاک دکتۆرگیان کێ لە ئێوە قسەی هەیە مایکەکە بەچێە فەرموو برای خۆشەویستم ئیشەکە عیبینە سەرەتا سەلام عەلەیکوم سەلام سەر چاوم ئەمن تەبعاً وەکو گەنجە قسەی دەکەم لێرە ئەمە کە هاتین زۆربەی و گەنجانەی لێرە 2000 بەسەرەوەن ئەمە کە هاتین حکومەکمان دیت حکمی گۆڕان بوو کە دیتمان لەگەر پارتی بەشەر ڕاستگۆبی لەگەڵ خۆی و ئەمەش زۆربەی قوتابیانی پەروەردەینا بەشی مامۆستایەتی قسەکە ئەوەیە کەمە هاتین ئەو حکومەی کە بینیمان لە شکست زیاتری چیتر نەبوو گەنجەبی قسەی ڕاستی بڵێ باشە پێ وایە بزوتنەوەیکی وەکو گۆڕان تۆ وەکو گەنجێک ئێستا ئێمە باز لە بزوتنەوەی گۆڕانەکەن چاوەڕوانیت لیان چییە بۆ ئایندە بیکەن پێ وایە دەنگەکانی جارانیان چۆن دێننەوە خوا کاگڕەنجە یەک قسە دەکەم یەک پێژنیارمێ و یەک پرسیاریشان لێ دەکەم لێرە فەرموو قسەکەوەیە لە سەردەمی وان بوو شەق لە مامۆستای درا من سبەی دەممە مامۆستا یعنی بمە مامۆستا شەق لەم بدرێ بێمەستە زادەی لەوەی شەقم لێ بدرێ داوای مافی خۆم کەم هەر لە سەردەمی وان بوو موچێ و مامۆستایانە زۆربەیان خورا لە سەردەمی وان بوو یعنی بایکۆت کرا موچە بڕا بەشەر دەبی ڕاستی برێ لەگەڵ خۆی یەک پێژنیارمەیە لە گۆڕان بەگشتی وەکو گەنجەکە قسەی دەکەم لێگەڕن کاکە ژیان کاک نەشێوان بیرۆکەیەکی جوانی هەبوو لێگەڕێن ئەو بیرۆکەی هەڵپەسێرن و با لە مێژووی کوردستان ناوی بەزێر بنووسرێ نەوەک بە خاڵێکی ڕەش و یەک پرسیاریشم هەیە مەبەستەوەیە ئێستا نەگردەکەونە کورسات ناتوان هیچ ئیزافە بکەن بۆ مێژۆکەی کاک نەوشیروان ڕێک کاک ڕەنج ڕێگە و قسەیە لێگەڕێ ئەو شتەی ڕوویدا و هەڵی وەشێنەوە و یعنی کۆمیسیۆنیش لە بەرچاوی گەنج مێخن زیاتر و یەک پرسیاریشم لێیە گۆڕان ناتوانی خۆی بگۆڕی کونیشتیمانێک دەگۆڕی سپاس دەکەم کێ قسەی هەیە ئەو برا خۆشەویستە کاگرنج دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم من ڕەوەند جەمال لە شقلاوە هاتووم و وەکو ئەندامێکی پارتی دیموکراتی کوردستان هەندێک قسەم هەیە لەسەر ئەو کۆنفرانسی لە هیچ شوێنێکی دنیا نەبووە کەوا حزبێک دوو کۆنفرانس ببەستێت یعنی دوو کۆنفرانس بێت بەجیا و هەندێک قسەشم هەیە ئەوەی کە حزبێک دەبێت پلانێکی تۆکمە دابنێت پێش دەستپێکردنی کۆنفرانس و ئەندامانی پێشوو تازەی ڕازی بکات و بەشداری نسبەی تەواوی هەموو ئەندامەکانی و پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لە کۆنگرەکان بەهێزە لەبەر ئەوەی هەمیشە پلانێکی ڕێک و تۆکمەی داناوە بۆ ڕازیکردنی ئەندامان لەسەر ئەساسی ماندووبوونیان پرسیارێکت هەیە لەسەر لەسەر ئێستا پرسیارەکە لە 1946 دامەزراوە قوربانە بەم ئێستا باسی پارتی دیموکراتی کوردستان نییە باسی بزوتنەوەی گۆڕان ئەزانم کاکی ڕەنج هەندێک شت هەیە دەبێت ڕوون بێتن باشە لە بەرچە ئێستا پرسیارەکەم ئەوەیە ئازانین مەسەلەن ڕاستەکەی پارتیە و شکالانەی نییە بۆ حیزبەکی بەهێزە و ماوەتەوە و مقاومی مێژووی کردووە ئێستا خۆ من بەرنامەکەم لەسەر پارتی دیموکراتی کوردستان ڕاستە کاک ڕەنج بەس هەندێک شتیش یعنی پارتی دیموکراتی کوردستان یعنی کە هەمیشە یعنی حزبی یەکەم بووە لە بەرچە ئەوان نابنە حزبی یەکەم یعنی ئێستا پارتی دیموکراتی کوردستان هەمیشە جەنابی سەرۆک ئەرێتن
پارتی دیموکراتی کوردستان داربەڕووی کوردستانە ئیوان دارەکەی چییە؟ ئەوەن دەیڵ. سپاس شەیتر باشە لەم بەرکەس پرسیارێکی هەیە ئەو برا خۆشەویستم پرسیار بێ مەمنونتانم. یەک تێبینی بچووک کاکڕەنج تێبینیەکی نقطەیەکی ڕەش ئەمە باس بکەم بەڕاستی هیچ خۆشحاڵ نیم کە ئێستا قسە لەسەر ڕوحدانی حیزبێک دەکەین کە ڕۆژێک لە ڕۆژان لە ئۆپۆزیسیۆندا پلەیەکی کوردستان بوو بەڕاستی خۆشحاڵ نیم کە قسە لەسەر گوێزێک دەکەیت کە ڕۆژێک لە ڕۆژان زۆر جوان بوو بەڵام ئێستا ناوەکەی کرم لێیداوە خەریکە ئەو کرمەی کە لە خۆی دروست بۆ خۆی دەخواتەوە بەڕاستی خۆشحاڵ نیم. سپاس. باشە کاک ئاگاد لێە مەسەلەن ئەو گەنجانە چۆن قساکەن بەڵێ ئەڵێ دارەکە کرمەکەی لە خۆیەتی دوو لە ڕووی ئینسانی بوونی ئەندامانی گۆڕان و سەرکردەکانی گۆڕان. بەڵێ ئەمە قسەی کۆتاییتە توانم خولەکێکت بەمە دوو خولەک تکایە چکە یەک دوو شەیتریشم یەک دوو جملەتیشم دەبێت تاوان دەستت خۆشی پرسیارێکی زۆر دقیقت کرد بۆ بەبێر هینانەوەی جەنابەت ئێمە دوو سەردەممانێ لە دوو سەردەمی گۆڕانمانەیە سەردەمی کاک نەوشیروان و سەردەمی دوای کاک نەوشیروان سەردەمی کاک نەوشیروان بینیمان بزوتنەوەی گۆڕان لە چ چاڵەکێکی بەهێزی سیاسی و پەرلەمانی بوو سەقاوەنی 25 کورسی بوو دوای ئەوەی کە کاک نەوشیروان نەما ڕەفیقەکانی هاتن سەرکردایەتی ئەم بزوتنەوەیان وەگر ئێستا یەک کورسیمان هەیە لە پەرلەمانی کوردستان بە ئیوان پەیامەکە بکە سەبارەت بە مەسەلەی داخستنی دەرگای گردەکەش ئەو لە بۆ کاک شاخەوان طبعا ئێمە بە بڕیاری زیواتی نیشتیمانی ئەم دەرگای داخراوە لەگەڵ ئەوەشا ڕۆژی بە حساب دەستا و دەستکردنی دەسەڵاتێکی ناشەرعی ئاشتیانە لە بینی کاک عومەر و کاک دانای ئەحمەد مەجید کە لە هۆڵی شوشەکە بڕیاروا بوو ئەم مەراسیمە بکرێ بەڵام بەپێی ئەو زانیارانەی کە هەمان بوو هەڕەشە کرا بوو احتیمالی ئەوە بوو خوێن بڕژێ بۆیە بە ڕێگریکردن لەم خوێن ڕێشتنە بە بڕیاری زیواتی نیشتیمانی دەرگای گردەکە داخر ئەمە بەکو بەرچاوڕوونی کە کاگوشی کاک شاخەوان دەڵێ سەبارەت بە مەسەلەی زیواتی سەبارەت بە مەسەلەی تەوریسی سیاسی دیارە بێوجدانێکی زۆر هەیە. برادەرەکانی کاک نەوشیروان بۆتان نووسراوە ئێستا خاوەنی چ شتێکی مادین لە گردەکە بەس با ئەو قسەیشکردن لە خزمەتا دەبم لەسەر مەسەلەی تەوریسی سیاسی بەڵگەی هەر کا عومەر خۆی دەڵێ هیچ کاک نەوشیروان هیچ بەسێتێکی نییە هیچ نووسراوێکی نییە کە باز لە تەوریسی سیاسی بکە ئەو کاتی کە کاک نەوشیروان نەخۆشە بی وەکالەیەک بۆ ڕاپەڕاندنی کارەکانی بزوتنەوەی گۆڕام لە بۆ کاک عومەر دەکاتەوە بۆ پڕەکانی ناکاتەوە پرسیارانەی کە گرنگن جوابم نایتەوە پرسیارێکی ترە لە یەکەم لە خزمەت بارزانی نەمر وەفاتی کرد بەڵێ ڕۆحی شاد بێ زۆر کەس گرێویە کرد لەسەر نەمانی پارتی دیموکراتی کوردستان کوڕەکانی شانیاندا بەری و زینویان کردەوە مامجەلال وەفاتی کرد خۆت ئەزانی چه سیراعێکی تون هەبوو کوڕەکانی توانیان کۆنفرانس بکەن دیدار بکەن کۆنگرە بکەن حیزبەکان خۆیان ئەڵەن لە ئاسی دەنگەکان لە ئاسی چاوەڕوانیمان نانیە تند و تۆڵیان کردەوە کوڕەکانی کاک نەوشیروان دەتوان چی بکەن بەڵێ پرسیارێکی زۆر جوانە کوڕەکانی کاک نەوشیروانیش هەمان ئەو مەرحلەیە لە بەردەم ئەوانە بەڵام بەو میکانیزمەی یەکێتی و پارتینە بە میکانیزمی خۆیان دڵنیا بن لەسەرەوەی کەوا بزوتنەوەی گۆڕان دێتەوە سەر تا و سکەی ئاساسی خۆی قسەی کۆتایی جەنابی دکتۆر ئەزانم کام کاتم یای تێبم بوورە ناساییە من ئەمە قسەی لەسەر مەسەلەی تەوریسی سیاسی کەم یعنی تەوریسی سیاسی بۆ مەفهومەیەت کە لە دەسەڵاتات عادەتەن نیزامێکی وەکو مەلەکیە کە پاشا دەمرێت جێنشینەکەی کە کوڕەکەیەتی ئەو جێگرێتەوە وین بێت دیارە لە ناو گۆڕانە ڕەنگە بۆ دەقیقیە نەبێت کەمەڵە تەوریسی سیاسی نییە بەڵام لە ناو گۆڕانە دیادەیەکی نوێ هەیە کە لە دوای وەفاتی کاک نەوشیروان دروست بوو ئەویش دروستبوونی مەرجع ئەمە کێشە گەورەکەیە کە گروپێک لە دەرەوەی مؤسساتی گۆڕانە کە ئەو بەڕێزانە کە هەردووشیان دوو کوڕی زۆر خۆشەویست و زیرەک و بەتوانان کاک نما و کاکچیە لە دەرەوەی بزوتنەوەکە لە دەروی مؤسساتی بزوتنەوەکە هەوڵانەدا کە تەسیر و کاریگەریان هەبێت لەسەر بزوتنەوەکەەوە دەزوەردان بکەن لە ناو بزوتنەوەکە ئەمە بەشێکی گەورەی کێشەکانی گۆڕانی دروست کرد ئیزافەتەن بۆوانی تر ینی ئەگەر کاتی خۆی تۆ پرسیارەت کە لە کارزان کرد ینی ئەو دوو کوڕە بەهاتنایە سیاسەتیان کردە ڕەنگە سەوەسی گۆڕان ناتە ینی بە ڕێگا شەرعەکانی مەبەسمە بەڵام هەوڵدان بۆی کە تۆ تەسیر و نفوز و ببی بە مەرجع و خاوەنی
خۆت بە خاوەنی بزوتنەوە کە بزانیت تواناکانیان وەرناگری وابزانێکێکیان هارواردی خوێندووە شتێکی باس کرد خوا وڵی دڵمە کاعمەر خۆی دەڵێ ئێمە بە هیچ نەوعەک لە نەوعەکان قسەکانی کوڕەکانی کاگنە و شروانمان لە جڤاتی نیشتیمانی جێبەجێ نەکردو ئێمە وەسینین باشە ئەوە نقطە سەری ئەکرا وەکو هەموو کادرێکی تر وەکو ئەم کارزانە وەکو من بەهات ناتە پێشەوە ئەگەر بیانەوێت سیاسە بکەن بە ڕێگایەکی دروست بەشداریان کردە بەڵام ئەمە نیگەرانی دروست کرد کە لە دەرەوەی ئەم مؤسساتانە هەوڵی ئەوادەن نفوس و دەسەڵاتیان هەبێ بەسەر بزوتنەوەکە زۆر سپاس دەکەم بەڵام بۆچی سیاسەتیان نەکردووە ئەی بۆچی وەکو کوڕی نەوشیروان مستەفا ئەتان بردن بۆ کەلار ئەتان بردن بۆ بانگەشەی هەڵبژاردن سیاست مەبەسمەوەیە کە تۆ بتەوێت لە بڕیارابی کاکڕان تۆ کە بتوێت لە بڕیاری سیاسیابی ئەبێ لە مؤسسەیەکابی ئەگەر بتوێت تەسیرت هەبێت لەسەر بڕیاری سیاسی بتەوێت ڕۆڵت هەبێ وەکوی کە تۆ جەنابەت ئێستا باست کرد باسی شێتیت کرد بۆ کوڕەکانی مام جەلال بە هەمان شێوە بۆ پارتی ئەگەر ئەوان هاتن شانیان قسە بەر پرسیارەتی یەکیان بوو بە سکرتێری حیزبێک بە ئەمە شەڕتانە لەگەڵیان لەسەر ممتەلەکاتی گردەکەیان لەسەر شتی مەبدەیی جارێ ئەسڵ ممتەلەکات ئەوان ئەڵێن هی خۆمانە باوکمان بۆ ئێمەی بەجێهێشتووە و ئەمە پەیوەندی بە گۆڕانەوە نییە گۆڕان بۆی نییە قسە لەسەر ئەم شتانە بکات زۆر سپاس قسەی کۆتایی وەڵا کاک ڕەنج کاکارزان قسەیەکی کرد باسی ڕێفراندۆمی کرد ئەو لەوێ نەبوو من لەوێ بووم هەتا دەی شەو لە کۆبنەوە بەردەوام بووین ئاخر بڕیار کەدرا لەسەر دەربارەی ڕێفراندۆم جڤاتی نیشتمانی بڕیاریدا بە بێلایەن ئەمێنێتەوە خەڵک ئازادە سەربەستە دەنگەدا یا دەنگ نادا کاعمەریش دیارە لە سەردەمی خۆیان نەوتیان نەخێر نەوتیان بەڵێ ئەوەیان گەڕاندەوە بۆ لای خەڵک خۆی بڕیار بدا کاعمەریش وەکو تاچێک چوو ڕەنگە دوای موقفتان محریز نەبوو کە لە سا 76 خەڵکی کوردستان بەنگیدا بۆ ڕێفراندۆم و سەربەخۆی کوردستان موقفمان محریز نەبوو لەبەرەوەی ئێمە خۆمان خەڵکمان سەرپشت کرد هەر کەسێک لە گۆڕان و دەرەوەی گۆڕان ئازاد بووە سەردەمی کاگنەوشیروان و پاش کاگنەوشیروان کا لە سەردەمی کاگنەوشیروان دەیان جاروتێتی ئەگەر کاک عوسمان و کاک فڵان نەبووایە زوو پەلاماری گردەکە درا و سەیتەرا کرایە سەر گردەکە یعنی بەڕاستی کارێزمای و گەورەی کاگنەوشیروان زۆر گەورە بووە بەشێکی گرنگی داهاتی معنەوی سیاسی گۆڕان بووە ئەو دەیان ملیۆن دۆلارەی کە کاکارزان باسەکات تەوریسی سیاسی نییە کە بە ناوی گۆڕانەوە کاتی خۆی وەرگیراوە بە ناوی هەمومانەوە لە مامجەلال وەرگیراوە ئێستا لای کوڕەکانی کاگنەوشیروانە نە گۆڕان ماوە تا گۆڕانی پێیدارە بدەن شتێکیانێ دەیان ملیۆن دۆلارە کارگەی گاسنە بازاری میترۆیە گردەکەیە کە مەزەندا کرێ بە 100 ملیۆن دۆلار شتێکیان داناوە بە ناوی کۆمپانیای وشە بە کاکارزان بۆمان ڕوون کاتەوە بەرهەمی کۆمپانیای وشە چییە ئینتازێکی کۆمپانیای وشەمان پێ بڵێ کە دەیان ملیۆن دۆلاریان قەتیس کردووە حدس کردووە بە ناوی کۆمپانیای وشەوە نە لە ڕابردوو بەرهەمێکیە بووە پێ بەرهەمی کۆمپانیای وشە هەر وشەیە بەرهەمی کۆمپانیای وشە شتێکە دروست کراوە بۆ ئەو تەوریسی سیاسیە لەوەیە زۆر سپاس قسەی کۆتایی دکتۆر ئەتوانم 50 سانیە بام بە جەناب کاک شاخەوان کاک ڕەنج لە ڕاستیە بە پێوە مامەڵەی من ویستم ئەمە بڵێم بە پێوە مامەڵەی کە کۆمیسیۆن ئەیکاد کاکدانای ئەحمەدبەژیر ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانە و لە ڕاستیە ئەوەی کە کاک ئەحمەد باسی کرد لەسەر مەسلەی 16 ئۆکتۆبەر لەسەر عەفو لەسەر مەسلەی ڕێفراندۆمەوانە ڕێک دقیقە قسە وایە ئێستا مەحزەرەکە ماوە کە بزوتنەوەی گۆڕان بڕیاری داوە بۆ نمونە کە ئەم بابەتە ئەم مەوزوعە ینی دەنگدەرانی ئازاد بکە ینی ئەمە نییە بێ بیکا بە بڕیارێکی سیاسی بزوتەوەی گۆڕان بڕیاری داوێت لەسەرەوەی کە باڵین ئەوە نییە بەشداری یا مشارەکەی ڕیفراندۆم بکە لەبەرەوە ینی ئەمانەی کە باس ئەکرێ لە ڕاستیە من ئەگەڕێمە بۆی کە باسی پێش کاگنەوشیروان و دوای کاگنەوشیروان ئەکرێتوانە لە ڕاستی ئەمەجگە لە مزایدەیەک لە ڕاستی شتێکی کەنیە و لە ڕاستی ئەم ماندووبوونی هەموو هاوڕێکانی ئێمە نادیدە گیراوە و چاوێکی ئەوە سیر کراوە لەبەرەوە هین نییە لەبەرەوە بە پێش کاگنەوشیروان و دوای کاگنەوشیروانەوە ئەتوانم بڵێم پێش کاگنەوشیروانیش ئێمە خەلەلی گەورەمان هەبووە مەشاکیلی گەورەمان هەبووە باشە من پرسیارێک کەم زەحمە نەبێ بۆ نمونە سەرۆت و سامانی بزوتنەوەی گۆڕان بۆ نمونە هی 15 ساڵی ڕابردووی ئێستا لای کێیە لەکوێیە بە ناوی کێوەیە زۆر سپاس ببوورە قسەی کۆتاییان بە جەنابەت مامۆستا
ئەمن ببوورە بەڵێ وڵی پێم وایە ئەگەر لە ناو گۆڕان محاسبە محاکەمە معاقبە دەست پێ بکە ئەو مناقەشانی کە کردمان هەمووی کۆتایی پێدێ بەڵام بەداخەوە قیادەی و کاتی بستنەوەی گۆڕان ڕێگر بوو لە بەردەم ئەم پرۆسەیە لەبەر ئەوە کێشەکان پێ بە پێ ساڵ بە ساڵ درێژەی کێشە و تا گەیشتە ئەو قۆناغی کە ئێستامە بەداخەوە چوار ڕەفیق یەکترین بەو جۆرە مناقەشاکەین کەوە باسیشم کە لە پێشەکەی شعورم بۆ بەرنامەی زۆر بریندار بە نۆرمال چاوەڕێەکەین وەسێتێکی کاگنە و شیروانە یان وەسێتی نەبوو ئەمەی ویستووە کە ئێستا هەیە یان وەسێتێکی هەیە کە کوڕەکانی کاگنە و شیروان شاردویانێتەوە هیوادارین ئەوە ساخ کرێتەوە بۆ ئەڵێ ساغ دەکرێتەوە ئینشاءڵڵا من ئینشاءڵڵا ئینشاءڵڵا کێشەکان بەرەو چارەسەر ڕوات و ئینشاءڵڵا دوای ئەم کۆنفرانسانە هەواڵی خۆش ئەویستن بەنگدەرەکانتان بە ئومێدی سەرکەوتن بۆ پرۆسەی سیاسی و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بەخێراتن سەرسەرم